خوای گەورە و میهرەبان بینەرانی عەزیز ئەم کاتتان باش ئاسوودە و کامەران و بەختەوەر بن لەگەڵ هاوکارانم لە پەیام و هاوکارم وانیا خان بەگەڵ بابەتەکانی ئەمڕۆی پرۆگرامی پەیامی ڕۆژتان پێشکەش دەکەین. بەناوی خوای گەورە سڵاو خۆسان لەبێ بینەرانی خۆشەویست ئەمڕۆژ ئاوێتە لەگەڵ تەوەرەکاندا لە خزمەت ئێوەی خۆشەویستدا ببین بۆ پێشکەشکردنی کۆمەڵێک بڕگە و بابەت. تەوەری یەکەمی ئەمڕۆمان تەوەرێکی ئەدەبیانە و شاعرانەیە لەگەڵ نزیکبوونەوەی وەرزی پاییزدا ئەمڕۆ ئاوێتە لەگەڵ ئەدەب و شعردا لە بەرنامەی پەیامی ڕۆژەوە باس لە ئەدەبیاتی کوردی دەکەین کە تا چەندێک شاعران و کەڵە پیاوانی کورد گرنگیان بە پاییزداوە و لە ناو شعرەکانیاندا ڕەنگیاوەتەوە و ئەم وەرزەیان باس کردووە کە ئەمە بۆ خۆی جێی سەرنج و تێبینی و هەمیشە خەزان ئاوێتەی شعری شاعران و ئیلهامی شعر و ڕەزاندنەوەی ئەدەبیاتەکانیان بووە. ئەمڕۆ لە بڕگە یەکەمی پەیامی ڕۆژدا باس لەم شعرانە دەکەین کە تا چەندێک شاعرانی کورد ئەم شعرانیان هەبووە و بەکاریان هێناوە و تایبەتمەندیەکانی چین چ وێنایەکیان بۆ ئەم پاییزە کردووە. زۆرجار هەیە لە ڕوان خەمگینەکەیەوە هەشە لە ڕۆوە خۆشیەکەیەوە هەمیشە لە وەرزەکانیان ڕوانیوە بەڵام دەتوانین لە هەردوو بوارەکەیە لە شعردا هەبووە بە ئەمڕۆ ئاوڕەت بینەوە لە بابەتەوە لەگەڵمان سەرنجی بابەتەکە بدەن. وڵایزان لە بەشی دووەمی پرۆگرامەکەشمانە باس لە پێشبڕکێی ماجیک ماسەکەین کە یەکێکە لە پێشبڕکێیانەی لە شاری هەولێر ئەنجام درراوە. پێشبڕکەیەکە بە بەشداری زیاتر لە 300 قوتابی خوێندکار لە تەمەنی جیاواز بۆ هەڵسەنگاندنی ئاستی زیرەکی قوتابیان لە زانستی بیرکاریدا. دوو لە یەکەمەکان و بەشداربووەکان وەروەها ڕاهێنەرێکی ماجیک ماس لەگەڵمانە بێ بۆ قسە باس و گرنگی دەیان لەسەر و بابەتەوە هەروەها باسکردن لە چالاکیەکانی بواری زانستی بۆ قوتابیان بە تایبەت لەوانەی کە پێشووتر ئەنجامدراون قسە و باس لەسەر پرۆژە یا خۆت پێشبڕکەی ماجیک ماس دەکەین. بەڵێ ئەزیزان یەکێکتر لە بابەتەکانمان بابەتێکی بەڵێن کۆمەڵاتی دەرونیە ئەویش بابەتی خۆناسینی مرۆڤە و گرنگی دانا بە تواناکانی تا چەندێک گرنگە کە ئێمە خۆمان بناسین بۆ ئەوەی گرنگی بدەین بە تواناکانمان و پێش بکەوین و بزانین لە چی بوارەکە سەرکەوتوین چۆن ئەو توانستانی کە هەمانە بەکاری بهێنین لە کایەکانی ژیانماندا بۆ ئەوەی کە گۆڕانکاریێکمان تێبگاوە لە بەهرەکانی خۆمان سوود وەربگرین و تووشی مەملەل و کۆمەڵێک شتی ناخۆش نەبینەوە بۆ پێی کە هەر کاتێک مرۆڤ خۆی بناسێت زیاتر لە خۆیەوە نزیکە و دەتوانێت گرنگی بە خۆی بدات و پەرە بە توانەکانی بدات. تەوەری سێمیشمان تایبەتترێ بۆ بابەتە. وەڵایزان گەرچی لە نێو کۆمەلگای کوردەواری زۆر ئاشنایەتیمان بە ساڵ و مانگ و ڕۆژەکانی کوردەواری نییە ئەمە ژوادەکە باش پاڵپشت بە ساڵی زاینی یاخود ڕۆژمێری زاینی زۆربەی بۆنە کوردیەکان وەروا دیاریکردنی وەرزەکان ئێمە دەناسێنین بە پێوەی لە ناو کۆمەلگای کوردەواری زۆرتر باوە هەموو ساڵێک 21 مانگینەوە وەکو یەکەم ڕۆژی پاییز لای زۆر بەمان دەبێتە دەستپێکی سەرەتای وەرزی پاییز کەچی دەبێ ئەمە وەرزی پاییز بە پێی ساڵنامەی کوردی دیاری بکەین کە ئەمڕۆ 30 گەلاوێژە و هەروەها سبەی نوێژ دەبێتە 31 گەلاوێژ و یەکی ڕەزبەر دەکاتە 23 مانگ کە کاتە سەرەتای پاییز بەڵام بەگشتی لە 21 مانگەوەیە لای ئەمە ئیتر وەرزی پاییز دەستپێکە بۆ بۆنێشەوە بۆ ئارامی دڵ و دەروون و هەروەها دەستپێکی وەرزی نوێ گوێ لە ئاوازێکی خۆشی کوردەواری دەگرین.
تێکەڵی خاشاکی مەکەن گەڵای وەری تێکەڵی خاشاکی مەکەن گەڵای وەری بەجیا بیبەن لە ژێر خوڕەی ئاوی چۆمێکا بینێژن تێکەڵی خاشاکی مەکەن گەڵای وەری و بەجیا بیبەن لە ژێر خوڕەی ئاوی چۆمێکا بینێژن بە بێدەنگی بەجێی بێڵم خۆی دێ تەڵقینی دادەدا باوکە ئادەم خۆی دێ شیوەنی بۆ دەکا دایە حەوا دواییش خودا لە عەرسەی یەوم الخولوودا لە ڕەنگی خوێنی هابیلی هەڵدەکێشێ دەیکاتەوە
بە درەختێکی بەهەشتە. دەستخۆش بێ بەڵێ بینەرانی عزیز لە بەشی یەکەمی پرۆگرامەکەمانە پەیمانداری شاعیر و نووسەر و لێکۆڵەر مامۆستا مەبەزەورانی باس لە پاییز لە ئەدەبیاتی شعری کوردی وەروە ڕنگدانەوەی پاییز لە نێو بیر و ئەندێشە و وەروە ئیلهامی شاعرانی ئەدەبیاتی کلاسیکی کوردی دەکەین. مامۆستاگیان زۆر زۆر بەخێر بێ و سپاس بۆ بەشداریکردنت. زۆر سپاس بۆ ئێوەش سپاستانەکەم. با لەوە دەست پێ بکەین کاڵین پاییز یان قسەت لەسەر پاییز چییە؟ بەناوی خۆی میهرەبان بێگومان پاییز ئەبێ بڵین یعنی پەیوەندی بەکاتەوە هەیە، کاتیش کاریگەری لەسەر شوێن هەیە، وەکو بڵێ مرۆڤ لە ڕێگەی شوێنەوە هەست بە گۆڕانکاری کاتەکە، کاتێک کە تۆ سەیری دەوروبەرەکەی اینجا زانی پاییزە، یعنی ئەوەی کە زیاتر بڵین گۆڕانکاریەکە ئەهێنێتە بەرچاوی تۆ شوێنە. ئەم گۆڕانکاریانەش لە ڕاستیە ئەبێت یعنی جێگەی سەرنجی مرۆڤەکان بن، بێگومان مرۆڤەکانیش بەپێی ئاستی بیرکردنەوەی خۆیان، بەپێی جیهانبینی خۆیان ڕوانی نەکەشیان بۆ دیاردە سروشتەکان، بۆ دەوروبەر، بۆ وجود، بۆ گردون بەگشتی گۆڕانکاری بەسەرایەت. بۆ نمونە ئەکرێ بڵێن یعنی خەڵکێک بە زۆری لە خۆیەوە پاییز بە وەرزی ڕەشبینی، بە وەرزی پیری، بە وەرزی مەرگ ئەمانە ئەبینێ. ئەمە طبعاً مانە پێدانی ئێمەیە بۆ پاییزەکینا لە ڕاستیە خۆی پاییز یعنی بەشێکە لە ژیان، بەشێکە لە وەرزەکانی تر وە تەواوکەری وەرزەکانی ترەوە کۆمەڵێک با بڵین لە پێویستیەکانی ژیان بەستراون بە وەرزی پاییزەوە. ئەمە بێجگەلەوە یعنی ئەویش خۆی بۆ خۆی یعنی جوانیەکی تایەت. ئێستا بۆ نمونە گەر تۆ باسی بارانی پاییز بکە، یعنی ئەو کاریگەریە کە بارانی پاییز لەسەر ژیانەیەتی، یعنی بارانی وەرزێکی تر بەو شێوەیە نیەتی. ئیترەوە تەمان ڕوانینی ئێمەیە ئەمەمان بۆ دروست بۆ جاری وایە ئەم ڕوانینە ئەکرێ بڵێم لەسەر زمانی شاعیرەکانیش تەمان تعبیری لێکراوە. بەڵام لە ڕاستیە ئێمە ئینسان ئەگەر قوڵ بیر بکاتەوە و هەموو وەرزەکان بە تەواوکەری یەکتر بزانێەوە، هەمویانەوە پێکەوە زەمن دروستەکەن و ئەم زەمەنە با بڵین ئەبێتە بەشێک لە تەمەنی مرۆڤ و ئەوانە وەکو مەحویەڵێ ئەگەر مرۆڤ بۆ نمونە یعنی ئەتوانێت شاعیرەکان بەتایبەت زۆر تعبیر لەوەکەن کە لە دڵەوە هەمیشە لە بەهارا بێ، لە دڵەوە هەمیشە زیندوو بێ. مەحویەڵێ دڵ زیندووە بە عیشق و بژی تۆ لە مەرگ ئەمین، بەم دەردە بمرە تا ببیە حەیی لایەموت. ئەگەر مردن جاری وایە مردن پێوەستەکرێ بە وەستانی دڵەوە. مەحویەڵێ ئەگەر دڵ زیندوو بێ بە عیشق باشە، یعنی ئەم دڵە عیشقی تیابوو ئیتر لێدان ناکەوێ، بژی تۆ لە مەرگ ئەمین، یعنی بە شێوەیەک بژی کە تۆ لە مەرگ ئەمین بیت، یعنی لە مەرگ دڵنیا بیت، وەکو بڵێ یعنی مەرگ نەبێتە شتێکی ترسێنەر بۆ تۆ، مادام تۆ بە عیشقەوە بژی، مادام تۆ مامەڵەی عاشقانە بژی، کە بێگومان ئەو مەبەستی لە عیشق یعنی عیشق بۆ خوای گەورە و ئەوەیە کە ئینسان قورئان بە تعبیری خۆی باسی ئەکات بە ئیمان تعبیری لێکە کە لە دڵ و دەرونی ئینسانایە جێگەی ئیمان لە دڵ و دەرونی ئینسانەیە. ئەگەر ئینسان بە ئیمانەوە بژی وەکو مەحوی ئەڵێ ئیتر ترسێکی لە مەرگ نابێت. ئەنجا هەتا ئەوەش یعنی ئەڵێ تۆ نەک هەر ئەمینەبی لە مەرگ، بەڵکو یعنی ئەتوانی بڵین بە نەمریەکی هەمیشەیی بگەی، یعنی تەمەنت ببێتە بەهاری نەمری ئەگەر تۆ بەم شێوەیە بیر لە ژیان بکەیتەوە. جا لە ڕاستیشە یعنی کاتێک ئینسان پاییز پیری یان مردن یان ئەو جۆرە شتانی بیرەخاتەوە، پیریش کۆمەڵێ مانای جوانی هەیە، وەکو مەولەوی یعنی کە باز لە پیریەکە بەڕاستی یان سەعید نورسی باز لە پیریەکە ئینسان هەستەکە جۆرێک لە گەورەی هەیە لە پیریا پێگەیت، یعنی ئینسان لە گەنجیە هەست بەوە ناکات، جۆرێک لە پێگەیشتن هەیە. وەتوانم بڵێم یعنی جۆرێک لە پیری هەیە ئینسان لە گەنجیە هەوڵەیە پێی بگا کەەوە پیربوونە لە عیشقا با بڵێن. یعنی کاتێک کە تۆ بوومانایەنە و سەیری پیریەکەی، سەیری مەرگ، حتا سەیری مەرگی ژیانی قورئانی پیرۆز بڵین مەرگ بەچی ناوەبا بە گەڕانەوە ناوەبا لە زۆر ئاەت، ئەمە هەموو جار بەردەوام بڵێن ئینا لله و ئینا ئیلەیه ڕاجعون. بۆ بە گەڕانەوە ناوێمە، یعنی ئەگەر مەرگ گەڕانەوە بێ کەواتە ژیان وەکو بڵێ مەرگ کۆتایی نییە، یعنی ژیان وەکو چۆن سەرەتایەکی هەیە، ئەمە سەفەرێکە ئێمە ئەیکەین و دوایی ئەگەڕێینەوە. لە زۆر ئاەتی ترە ئین ئیلەینا ئیابەهم، لە زۆر و ئیلەینا تورجعون. ئەمە ئەوە دوای یعنی قورئانی پیرۆز لە سوورەتی تەبارەکە الذي خلق الموت والحياة، وشەی خەلق
بۆ مردنیش و بۆ ژیانیش بەکارهێنێ وەکو بڵێ مردنیش ئەمرێکی وجودی بێ نەک ئەمرێکی ئادەمی بێ یعنی خوای گەورە ئەوەی بکات بە هەر حاڵ مەبەستم وایە بەم تێڕوانینانەوە یعنی ئێمە بۆ دیار دەگەردونیەکان بۆ دەوروبەر بۆ وەرزەکان بۆ ئەم شتانە بڕوانین ئەممانە جوان و گەورە و پیرۆزانەمان لەلا دروستە بێت و ئەو کاتە ئەوەی یعنیەوە ڕوانینێکی با بڵێن تا ڕادەیەک ڕواڵەتیەکە تۆ بێت تەنها مانای پیریان مانای مەرگیان مانای کۆتایی لە پاییزا ببینی زۆر باشە مامۆستا بوونی وەرزەکان بەڕاستی بخۆی نیعمەتێکی زۆر زۆر جوانە ئێمەش لە کوردستان سپاس بۆخوا هەموو وەرزەکان ئەبینین ئەمە تایبەتمەندێکی زۆر جوانەیە بە سرۆژوە کوردستانیش سروشتێکی هێند جوان و سەرنجڕاکێشی هەیە کە دەبینین لە هەر وەرزێکدا ئەو جوانی خۆی ئەنەخشێنێتەوە عنی ئەمە تا چنێک گوای کردووە کە شاعیرانی کورد کە لە پیاوانی کورد ببێتە ئیلهامی شعر بۆیان کە ئەم سروشتە جوانە ببینین ئەم وەرزە تایبەتە کاتێک لە کاتی خۆیان ببێتە ئیلهامێکی سەرەکی بۆ ڕەزاندنەوەی شعرەکانیان و دیوانەکانی پێبڕازێننەوە. بڵێ بێگومان شاعیرەکان تەڵەن بەپێی جیهانبینی خۆیان سەیری وەرزەکانیان کردووە یعنی شاعیرێک بۆ نمونە عاریفانە بیرەکاتەوە لە دنیا ئەڕوانێ ئەم ڕوانینە ڕوانینێکی با بڵێن قوڵترە تایبەتترە جیاوازترە ئەتوانم بڵێم هەندێک لە شاعیرەکان جوانی پاییزیان بینیوە تعبیریان لە جوانیەکانی پاییز کردووە بڵێن بەڵام ئەوە بەشێکە لە پاییز یعنی بە کۆمەڵە جوانی تایە هەندێک لە جوانی تایە تا هەندێک شعر تعبیری لەمە کردووە لە هەندێک شعری ترا بۆ نمونە ئەوەی کە وتمان یعنی پاییز جۆرێک لە خەمیشی لەگەڵایە یان با بڵێن زەردبوونی گەڵای درەختەکان و ئەمانەیان بارینی باران لەو سەرەتایەوە بۆ نمونە گۆرانی شاعیر کاتێک کە باسی پاییزەکە بڵێن خۆی و پاییز بە یەک ئەچوێنێ وەکو بڵێ من وەکو بڵێ پاییزیش وەکو من وایە یان منیش وەکو پاییز وام پاییز بووکی پرچ زەرد من مات تۆزیز هەردوو هاودەرد تا کۆتایی شعرەکە یعنی گۆران هەریێت با بڵێن خۆی بە پاییز تەشبیهەکە خۆی بە پاییزە چوێنە ئەڵێ من و پاییز وەکو یەکتر واین ئەمە ئاستێک لە ڕوانین لە ڕاستیە ئاستێکی تر با بڵێن لە ڕوانین بۆ پاییز جاری وا هەیە ئەتوانم بڵێم ئەم شاعرە خۆی بە پاییزە بێ نەک ئەوە بڵێ من وەکو ئەو گەڵایە ڕەنگم زەرد وە یان وەکو ئەو درەختە پەلوپۆم هەڵوەری وە یان نازانم ئەوانە ئەڵێ من هەر بە پاییز بووم یعنی هەر ژیانی خۆی هەمووی بە پاییز ئەبینێ یەکێ لەو شاعیرانە بەڵێ یەکێ لەو شاعیرانە محەممەد عومەر عوسمانە کە دیوانەکەی بەناوی لە غوربەتە بەشێکی زۆری یعنی باسی پاییزە و یعنی تر وەکو بڵێ ئەو خۆی بۆتە پاییزێک یعنی و هەموو شتێک لە ناو پاییزا بینە و هەموو وەرزەکانی تریشی لێ بێتە وەرزی پاییز بە جوانیەکانیەوە با بڵێن بۆ ئاماژە و ماناو شتانەوە کە ئەیگەێنێ هەروە جەمال غەمبار لە قەسیدەیەکە نامبینیت چۆن پاییز ئەبمەوە ئەویش یعنی بە هەمان شێوە جۆرێک لە پاییز بە پاییز بوونی شاعیرەکە لەو هەستەکەم یعنی ئەوەی تا دەرەکەوێت کە شعرەکە لەوێ پەیوەندی بە غەریبیەوە هەیە کە غەریبی ئیتر وەکو بڵێ جۆرێک لە پاییز بۆ ئینسان دروستەکە تەڵەن نزیکێکی زۆر با بڵێن هەیە لە نێوان غەریبی و لە نێوان پاییزە ئەمە لای جەمال غەمبارە بینێت تەڵەن لای شاعیرەکانی تر ئیتر ڕوانینی تر هەیە بۆ پاییزانی بەتایبەت کە ئەچینە ماوەساکەواتە ئەگەر شاعیرێک لە سروشتان نەژیا بێت توانێت جوانی پاییز ببینێ یا خۆت شوبهان نێبکە لە نێوان خۆی و پاییزە بە نمونەیەکی تر ئەگەر تۆ لە ژوورێکی داخراوە بیجا لە دەرەوە زوسان بێ یا بەهار بێ یا پاییزێ بۆ تۆ هیچ لە وەزەکە ناگۆڕێ ئەتوانین بڵێن شاعیرانی ئەدەبیاتی کوردی لە نێو سروشتی پاییزە ژیاون یا خۆت پاییزە ژیانێکیان هەبووە وا زیاتر توانی بێتیان لە پاییز تێبگەن یا خۆت ئیلهامی بەشێک لە شعرەکانیانە لە پاییزە وەرگرت بێ بێگومان یەکێک لەو شتانی کە ئەکرێ وەکو قەیرانێکیش یعنی ئەوە سیر بکرێ بە قەیرانێکی معنەوی کە ئێمە لە سروشت بەگشتی یعنی لەم سەردەمەیە خەریکە یعنی ئەمە زۆر باسی لێکراوە دەمێکە یعنی لە سەردەمی لە بیدایەتی یعنی ئەم سەردەمە تازەیەوە فەیلسوفەکان عاریفەکان مفەکرەکان باس لەوە ئەکەن کە ئێمە وەکو بڵێ جۆرێک لە پەیوەندی نادروستمان لەگەڵ سروشتا بۆ دروست بووە ئەو پەیوەندی کە ئێمە لەگەڵ سروشتا تەواوکەری یەکترین ئەو پەیوەندی عاشقانەی کە پێویستە لە نێوان ئێمە و سروشتا هەبێ یعنی هەستەکەی لەم سەردەمەیە ئەم پەیوەندیە بەو شێوەیە لە ڕاستیان نەماوە بەڵام شاعیران لە سەردەمەکانی با بڵێن پێشوە
هەر مرۆڤ بەگشتی یعنی پەیوەندێکی سەیری یعنی بە سروشتەوە بۆ پەیوەندی ژیان پەیوەندی گوزەران پەیوەندی عاشق یعنی پەیوەندی تا ئەوەی کە یعنی ئەو شاعرانە با بڵێن کۆمەڵێ مانای گەورە کۆمەڵێک ئیحای گەورە کۆمەڵێک جوانی با بڵێن گەورەیان لە سروشتەوە وەرگرتووە ئێمە گەر یعنی کاتێک کە سەیری قورئانەکەی بڵێن یعنی قورئان زۆر هانی ئێمە ئەدا بۆ وردبوونەوە ئونظروا ئەم فەرمانە تەمان بۆ ڕوانینێکی ئاسایی نییە چونکە هەموو کەس ڕوانێ وانەیە یعنی هەموو کەس ڕوانێ هەمومانە بین یان جارێوە تۆ سەیری شاخێکەکەی تو ناشی بینی یان دیارە قورئان داوای ڕوانینێکی ترەکە دوای خوێندنەوە ئەکە یعنی تۆ ئەم ئاەتە بخوێنیتەوە چونکە قورئانی پیرۆز وەکو چۆن ئاەتەکانی خۆی بە ئاەت ناوە بعد یعنی سوورەتەکان لە کۆمەڵی ئاەت پێگاتون گردون و کەونیش یعنی هەموو یعنی درەختێکیش گەڵایەکیش ئەمانش هەموو بە ئاەت ناوبراون وەکو سۆرابی سفاری لە شعرەکەڵێ دەست بۆ گەڵایەکە باتۆڵێت تۆ ئاەتی ئاوات بینیەوە شتێکی لەم جۆرە مەبەستم وەیە یعنی ئەوانش یعنی قورئانی پیرۆز بە ئاەت ناویانە بە ئاەتی ژەبێ بخوێنرێتەوە لە ڕاستیە یعنی ئەبێ بخوێنرێتەوە ئەبێ لێ ڕابمێنی ئەبێ ئینساتی بۆ بکەی ئەبێ تەدەبوری بۆ بکەی وەکو چۆن تەدەبور بۆ ئاەتەکانی قورئانی پیرۆز دەکرێت ئینسان لەم ڕوانینەوە بیرکردنەوەی گەورەی بۆ دروستە بێ لەم شێوە ڕوانینەوە وەکو دکتۆر محەممەد ئیقباڵ ئەڵێ تۆ ئەبێ ئەم گردون یعنی بەگشتی بە گۆڕانکاریەکانیەوە وەرزەکان هەر هەمویان وەکو چۆن بڵین بۆردێک تەختەیەک لە خوێندنگە ئەبێتە شوێنی فێرکردن ئەبێ ئەمە تۆ یعنی گردون یعنی تۆ بە تەختەیەکی گەورە ببینی و بەردەوام لەسەری بخوێنیتەوە و بەردەوام یعنی جۆرێک لە فکر بۆ تۆ دروستەکە جاری وایە ئەم وردبوونەوەی فکر دروستەکە جاری وایە ئەم وردبوونە معریفە دروستەکە جاری وایە شعر و هونەر و ئەوانە بەرهەمەهێنێت تامان هونەر پەیوەندێکی زۆری بە سروشتەوە هەیە ئەمانە کە بەکو بڵی بەم شێوەیە بێ با بڵین هەندێک لە عاریفەکان زیاتر تعبیریات تا لە زانە دینیەکان تعبیریان لەوە کردووە کە گردون هەڵگری جۆرێک لە وحیە باشە یعنی جۆرێک لە ئاماژەمانەیەات جۆرێک لە پەیامانەیەات ئەبێ ئەم پەیامانە وەربگرین ئەم ئاماژانە وەربگرین یعنی کەسێکیش کە ئەم پەیوەندیە وجودیە قوڵەی یعنی بە کەون و بە سروشتەوە نەبێ هەر تا ڕادەیەکە گەڕوانینێکی هەبێ ئەزانێ کە گردون سروشت گۆڕانکاری وەرزەکان ئەمانە یعنی کۆمەڵی ئاماژە کۆمەڵی پەیام ئەی بۆیە ئەوە ترێ یعنی سروشت ئیلهام دەرەوانە یعنی سروشت ئیلهام دەرێکی گەورەیە بۆ هونەر يعني هنر پەیوەندێکی زۆری بە سروشتەوە هەیە شاعرانی کلاسیکی کوردی عفەن گەشتونەتە ئەو مەرحەلەیە یاخود نمونەی شعری جوانمان هەیە بەو شێوەیە لە گردون و سروشت تێگەشتبن یان گەشتبێتنە ئەو پلە عارفیە بەو چاوە لە گردون بڕوانن لە چیا و لە گەڵای زەرد و سوور و ڕەنگە گۆڕاوەکانی سروشت و وەرزی پاییز بڕوانن بەڵێ بێگومان یعنی هەموو وەرزەکان ئامادەیەکی زۆریان لە دیوانی شاعرانی پێشینمانە هەیە لە ڕاستیە یعنی بۆ نمونە مەولەوی حتا بەو ناونیشانە تعبیری لێکرد کە مەولەوی شاعری سروشتەوە ناونیشانی کتێبێکی دکتۆر عیزەدین مستەفا ڕەسوڵە ئەگەرچی لە ڕاستیە یعنی مەولەوی بەو مانایە شاعری سروشت نییە کە تەنها وەصفی سروشتی کردبێ یعنی مەولەوی مامەڵەیەکی زۆر عاشقانە و عارفانە و یعنی مامەڵەیەکی قوڵی لەگەڵ سروشتا هەیە یعنی تر بەشێکی زۆر لە قەسیدەکانی لە شعرەکانی سەرەتا ئەو شعرانەی کە باز لە بەهارەکە کۆمەڵە شعری هەیە لەو زۆرە لە بەرنامەی ترا لەوانێ باسمان کردبێ مەبەستم لە سەرەتاوە جارێ وەصفکردنێکی جوانیەکانە بەڵام بۆ ناوەستێ یعنی ئەم جوانیە یعنی هەر بۆ ناوەستێک ئەم وەصفێک بێ بۆ جوانی بەهاریان بۆ جوانی پاییز و ئەوانە دواتر یعنی ئەم بەهار و پاییزە ئەبەستێتەوە بە ناخی دەرونی خۆیەوە یعنی پێمان بڵێ بەهارێک یان پاییزێک یان زستانێکیش لە ناو دڵ و دەرونی منە هەیە ئەمە ئەوە یعنی ئێستا بۆ نمونە لە شعرێکیا کە باسی مەرگی عەمبەر خاتوونە بەم بۆنەوە ئەم شعرەی نووسیوە لای ئەو یعنی کە ئێستا باسی پاییزەکەین نەک پاییز ئەو ئەڵێ من بەهاریشم لێ بۆ بە پاییز ئیمساڵ نەوەهار چون خەزانی سرد بەرگی وەردی باغ معدوم بەرد پەی هەرد مشوە تاڵە و من خلاف ئەنگێز بۆ وەرنەکێ دێنش وەهار گوڵڕێز بۆ یعنی باس لەوە کە ببوونی مەرگی عەمبەر خاتوونەوە ئەم بەهاری لێ بووە بە پاییز ئەم شتانە یعنی بە جۆرێک گۆڕا ئەم ڕووداوانە گۆڕانکاریان لەسەر ئەو هەیە وەرزی بەهار کە وەرزی ژیانەوەیە با بڵێن ڕەمزی ئەوەیە ڕەمزی ژیانەوەیە لای ئەو ئەبێتە پاییز کە پاییز بەکو وتمان بەگشتی وەکو ڕەمزی مەرگ و کۆتایی و ئەو جۆرە شتانە تعبیری لێکرێن ئەڵێ یعنی مشی و تاڵە و من خلاف ئەنگێز بۆ وەرنە کێ دیێنش وەهار گوڵڕێز و کێ بینیوێتی لە بەهارە وانێ ئەو بەڵێ گوڵ خەزان بکە گەڵا بوەرێت و ئەوانە ئەمە بەڵام یعنی مەولەوی بەمەوە ناوەستێ یعنی تەنها ئەو وەصفە بکە یان تەنها تعبیر لە خەمەکەی خۆی بکە لە کۆتاییە تو سەر ئەوە کە تۆ باسی مەرگی عەمبەر خاتوون ئەەکەی عەمبەر خاتوون جیلوەیەک بوو لە جیلوەکانی خوای گەورە عیرفانەکەت کۆن دواییەتەوە بخۆیە فامت کۆشیان خۆ پێجیلوەی یار یا نازان ئەو وشێم لە یاد نییە
نهایەت نییەن ئەڵێ یعنی جیلوەی جوانیەکانی خوای گەورە تەنها ئەمبەر خاتون نەبوو تۆ ببەست لە ئەمبەر خاتونە جوانی خوای گەورە ئەبینی ئەڵێ جیلوەی خوای گەورە نهایەتی بۆ نییە لە هەموو شیعرەکانی تریا وەصفی بەهارەکات و ئەوانە دوایی یعنی باسی کۆمەڵی شتمان لە بەهارە بیرخاتەوە دوایی داوای دایم یعنی لە کۆتایی شعرەکانی مەولەوی داوای چیەکە داوای مەی عشقەکە یعنی بێداربوونەوە باشە یعنی مەیەک داوای مەیەکەکە داوا لە ساقیەکە کە بێداری بکاتەوە بە خۆیان بێتەوە یعنی ئەو حقیقەتە ببینە بۆ نمونە لە دقێکی شیعری تریا مەولەوی فەسڵی نەوپاییز تازە کردن مەیل شەماڵ هەرزان کرد ڕشتەی نەوسیوەیل ئەمار وەصفێکی جوان یعنی زۆر با بڵین سەرنج ڕاکێش گێژی سەرکاوان جەسەردی بین کەیل بۆ موان چوون بۆی بێوەفایی لیل یعنی ئەوە زۆر جار باسی پاییز و بێوەفایی ئەوەکرێن یعنی ئەم سەرمایە ئەم بڵین لە سەرەتای پاییزەوە کە دەست پێکات ئەو ئەیبەستێتەوە بە ساردی پەیوەندی خۆی بە معشوقەوە با بڵین ئەمە تعبیرکردنێکی سادە و ئەوان بەڵام دوایی یعنی دیسان وەکوتم یعنی مەولەوی بەمەوە ناوەستێ دوایی حقیقەتەکە ئەڵێ یێتەوە سەرەوە نەیاوایی های ساقی زۆر ئاورد تەفاوت نەبین وەصفی ئازیز کرد ئەڵێ تێنەگەیشتن وای لە تۆ کرد کە با بڵین تۆ لە پاییزە وەکو بڵی جۆرێک لە بێوەفایی ببینی یان لەم ڕووداوەیە کە تۆ باسیەکەی تاوان شعرەکە لە سەرتاوە نامەیەکی شیعریە بۆ دۆستێکی خۆی کە وەرزی پاییز هاتووە ئەو هێشتا بڵین ماوەتەوە هێشتا نەگەڕاوەتەوە بۆ شوێنی خۆی کە تەمان لە پاییزانە ئەو کۆچکردنە هەبووە شعرەکە مەم سادەیە دەست پێەکە بەڵام دوای ئەیباتە سەر مەعنا گەورەی ئەڵێ تێنەگەیشتن وای لە تۆ کردووە وەکو بڵێ تۆ دووشت لە یارە ئەبینی یەکێکیان با بڵین باش نایەتە بەرچاوت لە کاتێک ئەوانیە مادام تۆ محبوب و معشوق یعنی ئاوان لە یێڕوانی کە هەموو شتەکانی باشە ئەگەر تۆ عاشقی خوابی ئەگەر تۆ بۆ نمونە یعنی عشقت بەرامبەر بە شتێک بێ هەموو شتەکانی بە جوانیە بینی یعنی مەبەستیەوەی پێمان بڵێ بەهار جوانیتیایە پاییزی جوانیتیایە بەهار ژیانیتیایە پاییزیش ژیانیتیایە ڕەحمەتیتیایە یعنی دوای ئەوە یەتە سەرەوە بۆ نمونە هەندێک لە شتەکان لەوانەیە پەیوەندی بە صیفەتی جەمالیەتی خوای گەورەوە بێ هەندێکیان پەیوەندیان بە صیفەتی جەلالیەتی خوای گەورەوە بێ وەکو لە کۆتایی بەیتەکەیە تا یەکسەر مایەی خامیم بسانەوە چون جەماڵ جەلال جەلام بنمانە بەم شێوەیە یعنی مەولەوی بەم قوڵیە سەیری پاییزەکە تەمان ئەمە یعنی ڕوانینێکی عارفانەیە کە ئەتوانم بڵێم ئەم ڕوانینە تەمان ڕیشەکەی ئەگەڕێتەوە بە قورئانی پیرۆز کە ئەم شێوە ڕوانینەیان بۆ سروشت دروست بە وەکو وتم ئەوان وا ئەبینن کە سروشت هەڵگری ئیحایە هەڵگری ئیلهامە هەڵگری با بڵین جۆرێک لە وەحی جۆرێک لە ئاماژەیە و ئەوان یعنی بەو جیهانبینی خۆیان توانیویانە ئەو ئاماژانە بخوێنەوە ئەوەی کە ئەوێ بڵێ تەمان پەیوەندێکی زۆر لە نێوان دڵ و دەرونی ئینسان و دیاردەگەردونیەکانە هەیە یعنی هەتا قورئانی پیرۆز زۆر جار باسی دیاردەیەکی گردونیەکە بەدوایە ئەچێتە ناو ناخی مرۆڤەوە والشمس وضحاها والقمر إذا تلاها كومالك آيات بدوايا ونفس وما سوى أشياء تسرباسي نفس إنسان للزور آياتي ترى يعني القرآن في روزة بمشي يعني نفس إنسان أم بيوندي بابلين ديار دا قردونيا كانوا هيا أو يعني مولوي لاي بتشينا سر محوي إشارتك ببيتك محوي كين محوي الله لإعجازي محبة شار فصل جملة بو جمعة أو بزانة شون باسي بهار يعني الله من هل ليك ورزاجي طبعا إنسان ليك ورزاجي هم ورزا كان ببن بيجا مشتكي محالة أو بوي بمعجزة ناوية بلام الله أما معجزة محبتك هر شوار فصلك إلى لا من كردو بفصلك لإعجازي محبة شار فصل من جملة بو جمعة هر هموي يكوتوا سروشكم سورة رنگم زرد ليو مشكة شاوم تر أم شوار برقيه هر يكان تعبير لورزكاني سالكا سروشكم سورة تعبير لبهارك رنگم زرد ليو مشكة شاوم تر هاوين بايز وزستان يعني ألين من ليك هاتا هر شوار ورزكا محوي بم شوية تعبيرك أقر بشين الله نالي چەند بەیتێک شەوی بەهاری جوانی خەوێ بوو بڕ تەشویر لە فەجری پاییزی پیری بەیانیدا تعبیر وەکو نەهاری بەهاری درێژ و پاییزی کورت ئەمەل گەلێک و تەویل و ئەمەل کەمێک و قەسیر نالی با بڵین جوانی یان با بڵین تەمەنی ئاسایی بە بەهار تەشبیهەکە بەچی بە شەوی بەهاریش ئێمە زانین شەوی بەهاران کورتە تەمان سیرکە یاندایم پاییز و بەهار بەم شێوەیە یەک خراون لە زۆر لای شاعیرەکانە ئەڵێ یعنی تەمەنی دنیا تەمەنی ژیانی ئێمە وەکو شەوی بەهار وایە کە شەوێکی کورتە لە ڕاستیە و ئەم شەوە با بڵین
خەوێک وەکو بڵێ هەر خۆی شەوێکی کورتە و ئێمەش وەکو بڵێ خەوێکمان تیابینی بێ خەویشەر تعبیرە لە کورتیەوە نێڵە ژیانی دنیا خەونێکە یعنی وەکو بڵێ بەقەدەر خەوێک و نازانم چی ئەوانەیە کەی ئێمە بە خەبەریینەوە هەڵێ کاتێکە بە خەبەریینەوە یەکسەر پاییزە لە فەجری پاییزی پیری بەیانیدا تعبیر بەم کتوپڕێ زەمەنی ژیانی ئێمە ئەڕوە هەرەوەنەی ئەگەینە فەجری پاییز یعنی ئەگەینە دەمە و بەیانی پاییز باشە ئەڵێ لە پاییز تعبیرەکەمان بۆ ئەکا کە ئەڵێ ژیان چەند کورد بوو دوایی ئەڵێ وەکو نەهاری بەهاری درێژ و پاییز دێتە سەر ڕۆژی بەهار ڕۆژی بەهار ڕۆژەکانی زۆر درێژن وانێ هەمومانەوە ئەزانین وەکو بەهاری نەهاری درێژ و پاییزی کورد لە ڕۆژە پاییز لە پاییزە ڕۆژەکان کورتن بەڵام لە هاوینە لە بەهارە ڕۆژەکان درێژن ئەمەل گەلێک و تەویل سیرکە ئەڵێ ئێمە یعنی ئاوا لە ژیان تێگەیشتون وەکو بە ڕۆژی بەهار یعنی ئەمەلەکانمان زۆرن درێژن یعنی ئەوە نیە یعنی لە ئەدەبیاتی ئاینی بە تایبەت عیرفانیە قەسڕ الئەمەل و طول الئەمەل هەیە ئەڵێ ئێمە وەکو بڵێ ئەمەلەکانمان زۆرن بەڵام وەکو پێویست ئەمەل کەمێک و قەسیر ئەڵێ بەڵام ئەمەلمان نییە یعنی بەقەدەرەوەی کە بزانین یعنی ئەم ژیانە کۆتایی پێەیە و ناکرێت بەم ئەمەلانەوە ئێمە بەبێ ئەمەل یعنی بتوانین بژین کۆمەڵی ئەمەلی دوور و درێژمان هەبێ بەڵام ئەمەلی لەگەڵانە بێ ئەو پێمان ئەڵێ نالی ئەم ژیانە بەم کورتیە بەم با بڵین خێراییت تی ئەپەڕێ بەڵام ئەمەلەکانی ئێمە زۆر درێژن لە کاتێکە ئەبووە ئەمەلمان زۆر بواە درێژ بواە ڕاستی ئێمە کاتمان نەماسپاس بۆ کاتێ بێمت بەخشی هیوادارێن لەم ماوەیە توانی بێتمان لایەک لە شعری کوردی و ئەدەبیاتی کوردی شاعرانی کورد لەناو وەرزی پاییزدا بۆ بینەرانمان پەخش بکەین سپاس دەکەین مامۆستا نەبەز هەورامی شاعیر و نووسەر بەڵێ زۆر سپاس بۆ ئێوەش منیش بە یەک بەیتی بێسارانی کۆتایی بە قسەکانی هێنم وەشڵی بە خەزان پەیوێش مە بۆ زەرد ئەو جەوادەی وێش من جەتاوی دەرد ئەڵێ پاییز و خەزان کاتی خۆیەتی بەڵام لە ڕاستیان من لە غەیری کاتی خۆیان ڕەنگی پاییز و ڕەنگی خەزانم لێ نیشتم زۆر سپاس دەستکان خۆش بێمەسەنەمە زیان سپاس دەکەین بڵێ ئەزیزان دەچینە لای بابەتەکانی ترمان کە ڤیتێکمان هەیە لە هەڵەبجەیە طبعا وەک دەزانین نرخینان لەبەر ئەوەی کە وتیان ئاردگرام بۆ کەم کرایەوە بوو بە 6 نان بە هەزار بەڵام لە هەڵەبجە نانەوەخانەیەک نانەکانی 8 نانی کردووە بە 1000 ئەمەش بۆ هاوکاریکردنی هاوڵاتیان و هاوکارمان لە ڤیتێکی بۆ ئامادەکردوین کە بۆ هاوکاری هاوڵاتیان زۆرێک لە ناوەخانەکان هێشتا وەکو خۆیان نانەکانیان دەفرۆشن بۆ هاوکاریکردنی ئەو کەسانی کە پێویستیانە. داشکانی کاتی برا لەمانۆ فێر بنەشتی بەردا وەڵی لەبەر باروگوزەرانی خەڵکی وەزع باش نییە کابراوتی گرانیە لەبەرەوەی ئەمەش کە دوو شەریکین قانجازێکی زۆرمان ناوێت لە ئیشەکە بۆکو هاوڵاتی 8مان کردۆ بە 1000 بۆیە داواکاریم ئەوەیە لە سۆپەرمارکێتەکان لە دوکاندارەکان ئەوەی کە سێری وەزعەکە کات بە پێی ویژدانی خۆی شتەکان دابەزێنێت هەتا ئەوەنە وەزعەکە بەرەو باشی ئەڕوە. وڵی ئێمە خۆمان کابراوتی بۆ خۆمان ئەومان کردووە سێرمان کردووە زەرەری تیان ناکەین قانجازێکی زۆریشی نییە بەس ئیتر ئەوەی تایە کابراوتی وەکو کرێکارەکە ئەمێنێتەوە بۆمان وەکو ئیشەکە بەس ئیتر ئەوە کەوتۆتە ئەسوێ خۆیان نانەوە. من وەکو خۆم بەرهەم حەسەی نانەوە پێڵێ ماوەی چەند ساڵە ئیشی نانەوە ئەکەین لەم بوارە ئیشەکەین و هەروەها لەبەر بەژەوەندی هاوڵاتیان 8 من نامان کردو بە 1000 بەڵام ئاردەکەش هەروەکو خۆی ماوەتەوە لەخوا بەزیاوێ ئێمە دوو شەریکین تیرومایە بۆمان دەرکا لەی خوانێ بڕێ کارێک کرێکارەکەی خۆمان بمرێتە لەی خوانێ بڕێ وەڵای لەبەر بەژەوەندی هاوڵاتیان دەرمان کردو لەبەر کەم دەرامەتی هاوڵاتیان.
بەردەوامین و بابەتێکی ترمان هەیە بابەتەکەمان تایبەتە بەوەی کە چۆنەتی خۆناسین و گرنگیدان بە تواناکان هەمیشە ئەوە گرنگە کە مرۆڤ خۆی بناسێ و دەوترێت ئەو کاتێک ئێمە بۆ تەرخانکردن کە تەرخانێکین بۆ کەسانی تر و بۆ ڕقنەکردن لەوانی تر گەرهات و بۆ خۆمانی تەرخان بکەین و خۆمانی پێ بناسێنین بێگومان دەتوانین پەرە بە توانستەکانمان بین و خۆمان دروست بکەین گرنگی بۆ بەهرە و توانایە بین کە هەمانە بە ئەوی کە بینە کەسێکی سەرکەوتوو بەڵام زۆر جار مرۆڤ هێندە دوورە لە خۆی هێندە دوورە لەو توانە و بەهرانی کە هەیەی ناتوانێت سوود لە تواناکانی ببێنێ و ناتوانێت خۆی بناسێ بۆ ئەوەی گرنگی بە خۆی بدات. ئەمڕۆ باس لەم بابەتە دەکەین لەگەڵ ڕاهێنەرێکی گەشە پێدانی مرۆیی لە شاری هەولێرەوە لەگەڵمانە ئەوش زۆر بەڕێز مامۆستا زۆزەک ساڵەیە. مامۆستا سڵای خوارد لەبێوم کاتت باش خۆشحاڵین کە لەگەڵمان ئامادە بووی. گرنگی خۆناسینی مرۆڤ لە چیدایە؟ بڵێ پێش ئەوەی کە بچینە لێ مامۆستاشوان گرنگە ئاماژە بۆ بین کە بۆ گرنگیدان بۆ توانست و بەهرانی کە هەمانە هەمیشە پێمان دەوترێت کە پێویستە گەشە بە خۆمان بین بەڵام ئەم گەشە پێدانە لە کەسانی ترەوە نابێت گەڵێت و خۆمان کار لەسەر خۆمان نەکەین ئەوە ناتوانین بگەین بەو توانەوە بۆ گرنگی و ئەهەمیەتە. دەچمەوە لای مامۆستا زۆزێک مامۆستا سڵای خوارد لێبێ و کاتت باش سپاس بۆ ئامادەبوونی لەگەڵمان گەر دەستپێک پێمان بڵێ گرنگی خۆناسینی مرۆڤ لە چیدایە؟ بەڵێ بەناوخوای گەورە و میهرەبانەوە بەیانتان باش بەڕێزان ستافی کەناڵی پەیامی بەڕێز و کوردستانیانی ئازیز خۆشەویست. هەڵبەتە خودناسی یاخود معرفەت الذات زاراوەیە کە بەکاردێت لە بواری دەروونزانی و جاروبار لە بواری فەلسەفەشدا بەکاردێت بۆ وەسفکردنی زانیاری و خەسڵەت و ئاکار و ڕەوشتەکانی یاخود ئەو ڕەوشتانی کەوا بوونی هەیە لە خودی کەسەکەدا و پێویستە هەر یەکێک لە ئێمەدا بە باشی خودی خۆی بناسێت بۆی بزانێت لایەنی بەهێزی چییە و لایەنی لاوازیشی چییە و پێویستە هەر یەکێک لە ئێمە هەر کەسێک لە ئێمە پەرە یاخود هێز و وزە ببەخشێت بەخۆی بۆ ئەوەی بگاتە کلیلی سەرکەوتن لە ژیانی خۆیدا. بەبێ خودناسی مرۆڤ ناتوانێت سەرکەوتوو بێت لە ژیانیدا و هەروەها ناکرێت یاخود ناتوانیت چارەسەری ئەو بربەست و ئاستەنگانە بکەی بەبێ ئەوەی خۆت بناسیتەوە. خودناسی یاخود معرفەت الذات یەکێکە لە کێشە هەرە گەورەکان لای زۆربەی خەڵک چونکە مرۆڤ هەموو مرۆڤێک هەموو تاچێک بوونەوەرێکی زۆر زۆر ئاڵۆزە پێکاتوە لە کۆمەڵێک دیژبەیەک واتە بریتین لە لایەنی بەهێزی و لایەنی لاوازی یاخود لایەنی ئیجابی و لایەنی سلبی یاخود کەسانێک توندن کەسانێکی دیکە نەرمونیانن با بڵێن ئەم دیژبەیەکانە هەمووی لە هەموو تاچێکدا بوونی هەیە. بۆیە زۆر ئەستەمە زۆر زەحمەتە ئینسان بتوانێت مرۆڤ بتوانێت هەموو ئەم دیژیەکانە هەموو ئەم لایەنە دەرونیانە بەیەکەوە کۆ بکاتەوە و بە قوڵی خۆی بناسێتەوە. طبعاً گرنگی خۆگۆڕین یاخود پەرە بەخۆدان لە کۆمەڵێک خاڵ خۆی دەگرێتەوە. یەکێک لەوانە سەرەتا لە سەروی هەمویانەوە ئەوەیە ئینسان دەبێت باوەڕێکی تەواوی بە خودای گەورە هەبێت کەواتە تو پێویستە هەریەکێک لەسەر ئێمە باوەڕ و متمانەیەکی تەواو بە خودای هەبێت کە هەر ذاتی ئەڵڵایە سەرکەوتومانەکات لە ژیان سەرفراز و ناجەحمانەکات لە هەموو کایەکانی ژیاندا. ئەمە دەبێت گرنگترین شت بێ بۆ ئەوی ئینسان خودی خۆی پێ بناسێتەوە. دووەم شت یاخود دووەم خاڵ ئەوەیە ئینسان دەبێت متمانە بەخۆی بکە باوەڕی بەخۆی بێت لە هەموو کارێکدات دەست بە هەر کارێکەکەی باوەڕێکی تەواوت بە خودی خۆت هەبێت و لە مێشکدا هەمیشە ئەوها بیر بکەیتەوە کەوات و سەرکەوتۆبی لەو کارە لەو ئیشت لەو هەنگاوانەی کەوا بۆی دەڕۆی پێیدا دەڕۆی لە مێشکت دابێت یاخود لە پێشت دابێت کەواتە تو سەرکەوتۆدی بە ئیزنی خوددا. سێم هەمیشە گەشتبین بیت لە ژیاندا مرۆڤ دەبێت گەشتبین بێت لە ژیانی خۆیدا و ڕوحی گەشتبینیش بڵاو کاتەوە لە ناو دەوروبەریدا. باشە بۆچی ئێمە گەشتبین بین بۆچی چ پێویستەکە ئێمە ڕوحی گەشتبینی بڵاوکەیتەوە؟ هەڵبەتە ئینسان
هەرچی بتوانێت ببەخشێ لە دەوروبەری بۆ منە دڵخۆشیت بەخشی لایەنی ئیجابیت بەخشی پۆزتیفانە بیریت کردەوە بەشێک لەو پۆزتیف و دڵخۆشیە و لایەنی گەشتبینیانە بۆ خۆت ئەگەڕێتەوە بۆ خودی کەسەکە بۆیە ئەگەر تو گەشتبین بووی دەتوانی کەسانی دەوروبەشت گەشتبینکەی خاڵێکی دیکەمانەیە هەمیشە ئینسان دەبێت ئامانجێکی هەبی لە ژیاندا ئامانجێکی تایبەتی هەبێ لە ژیاندا و ئەو ئامانجەش دیاری بکات و هەوڵی بۆ بنا هێواش هێواش بۆ ئەوەی بگات بە ئامانجەکە ناکرێت ئینسان بێتە وجود بێتە کایەوە بە بێبوونی ئامانج لە ژیانیدا تو ئامانج نەبێ کەواتە کەسێکی وێڵی ونی بزری لە ژیاندا بۆیە ئەوەی ئامانجی نەبێت دڵنیا بە خۆشی نەناسیوەتەوە خودی خۆشی ناناسێت خاڵێکی کە ئینسان دەبێت هەمیشە خۆی نوێ بکاتەوە کە هیچ خوێندن بێت و بخوێنێتەوە و هاوڵی و ڕەفاقەتی ئینسان بکە ئینسانی ئەزموندار بکە لە ژیانیدا بەڵێ عەفوەن فەرموو فەرموو پێم وابوو خاڵەکان تەواو بوون فەرموون بەردەوام بەڵێ زۆر باشە مامۆستا با هەر ببوورە ڕاشمگرتی باست لەوە کرد کە مرۆڤ بۆەوەی بتوانێت خۆی بناسێ ئەو خاڵانەی کە ئاماژت پێکرد لەوەی ئامانجی هەبێ وە پێش هەموو شتیشی باوەڕی تەواوی بۆ هەبێ خۆی گەورە سەرکەوتویەکە بەڵام گرفتەکەی لێرە لە کۆمەڵگای ئێمە ڕەنگە بەڕێز وەکو ڕاهێنەرێکی گەشەپێدانی مرۆی درکت پێکردوێ هەست پێکردوێ ئێمە جارێ هەر نازانین خۆمان بناسین واتە هەر نازانین خۆناسین چییە مەبەز لە خۆناسین چییە ئەو ڕێکارانە ئەو ڕێنمایانە ئەو تەکنیکانە کە بۆ منێکی هاونیشتیمانی هاوڵاتی قوتابی مامۆستا یان هەر پیشە و پسپۆڕێکی تر بتوانم خۆم بناسم واتە من چۆن خۆم بناسم دەبێ بە شوێن حەزەکان ما بە شوێن تواناکان ما بە شوێن لێهاتوەکان ما ئەو ژینگەی پێ دڵم خۆشە یاخۆت بە پێچەوانەوە لی دوورکەمەوە واتە ئەو تەکنیکانە چین واکەن من ئاسانتر خۆم بناسم اینجا دەست بکەم بە گەیشتن بە ئامانجەکانم بەڵێ هەموو مرۆڤێک دەبێت ئاوات و هیوایەتێکی هەبێت لە ژیانیدا ئەلێەوە دەتوانین دەست پێ بکەین بۆی خودی خۆمان بناسینەوە کە ئەو هیوایەتی خۆت دۆزیەوە لەوێ پەرەی پێ بدا هەوڵی بۆ بدا پاشان دەزانی ئەفکاری تو بیرکردنەوەی تو ئاراستەکانی تو ئیتیجاهاتی تو بەرەوچۆوە دەڕوات بە هەر لایەنێکەوە ڕۆی حەزت لە هەر لایەنێ بوو طبعاً لایەنە باشەکان ئیجابیەکان من هەرگیز لەلایەن باسی ئەو شتان ناکەم کە لایەنی سلبی و نێگەتیڤن لە ژیاندا بەڵکو باسی لایەنە ئیجابیەکانی ژیانەکەم تەمەشات کرد ئاراستەی دەروونت بەرەو چووە ڕات وەرە بەهێزیکە هەوڵی بۆ بدە دووەم بەشداریکردن لە کۆڕ و کۆبوونەوە و سیمینارات و خولەکانی ڕاهێنانی گەشەپێدانی مرۆیی یعنی کارێکی زۆر زۆر باشە و زۆریش پێویستە بۆی ئینسان خودی خۆی بناسێتەوە و لە هەمان کات دەتوانیت ئینسان کتابێک بخوێنێتەوە بچێتە پەرتوکخانەکان مەکتەبەکان بچێک جێشێک لەو کتابانە دەستنیشان بکات کەوا لەگەڵ ئەفکار و بیرکردنەوەی ئەودا دەگونجێت بێت لێەوە پەرە بەخۆیدات کە تو ئەم هەنگاوانت گرتە بەر هەڵبەتە خۆتە ناسیتەوە ئەمجا دەزانی تو حەزت لە چیە چونکە شتێک هەیە بە ناوی ڕۆح مەیلی بۆ لای هەموو شتێک ناڕوە بەڵکو مەیلی بۆ لای ئەو شتانە ڕوا کە نەفسیەتی بەشەر حەزی لێتی نەفسیەتی ئەو تاکە خودی ئەو کەسە حەزی لە چیە ڕۆح بەرەو لای ئەوە ڕۆ یاخود با بڵین دڵیشی ئەفکاریشی بەرەو لای ئەو شتەوە ڕۆ دێن لێرەوە دەست پێ دەکەین هەنگاو بە هەنگاو پەرەی پێدەین وەکو باسم کرد شتێکی دیکە هەیە ئێمە ژینگەی دەوروبەرمان کۆنتاکتمان بەرکەوتەمان هەڵبەتە لەگە کەسانی دەوروبەرمانە لەگە هاوپیشەکانمانە ئەگەر قوتابی بوون فێرخوازم لەگە قوتابیەکان دانیشین لەگە فێرخوازەکان دانیشین ئەگە پیشەوەر بین فەرمانبەر بین مامۆستامین لە هەر بوارێک ئیشکەین دین لەگە ئەو کەسانەیە بەرکەوتنمانە بێت ڕۆژانە وەرە لەگە ئەو کەسانەیە دابنیشە کە هەمیشە ئەفکاری جوانیان هەیە بیرکردنەوەی جوانیان هەیە خودی خۆیان بەباشی ناسیوە تێگەی ئەمانە هەمووی هۆکارن بۆ ئەوەی مرۆڤ بتوانێت بە ئاسانی خودی خۆی بدینێتەوە و هێواش هێواش پەرە بەخۆی بدات مامۆستا خودناسی بۆچی پێویستە گەرگری بمەوە بە پرەودان بە تواناکانماندا ئایا بەڕاستی ئەگەر مرۆڤێک نەتوانێت بەباشی خۆی بناسێ لە خۆی تێنەگات دەتوانێت بەرە بە تواناکانی بدا یاخود دەتوانین بڵین لە تواناکانیدا دەتوانێت شتێکی باش بخاتە ڕوو ئەگەر بۆ نمونە ئەو ویست و ئارەزوی هەیەی ئەو توانایی کە هەیەی لە بابەتێکا بێت کە خۆی حەزی لێ نییە و لەو لایەنە نەبێت کە خۆی بەلایەوە گرنگە ئەمە دەکرێت بڵین سەرکەوتوی ئەکات و بە ویستی ئەگا کە ئەوێت ئەو کەسە
بێگومان گرنگی خودناسی لەوەدایە تو کە خۆت ناسی لە خەڵکیش تێگەی کە خۆت ناسی خەڵکیش ئەناسی دەتوانی بە جوانی مامەڵیان لەگەڵکەی خەڵکەکان جیا ئەەکەیتەوە چێن مرۆڤی باش و چێن ئەو کەسانی خراپن چێن کەسی سوودمەند لە دەوروبەر چێن ئەوانەی دژیتون چێن ئاراستەکانیان بەرەو باشی ئەڕوا و بەرەو خزمەت ئەڕوا چێن ئەو کەسانەی بەرەو خراپەکاری و ماڵوێرانی ڕوات ئەمە سەرەتا دەبێت خۆت بناسیت یعنی تو ئەگەر خۆت نەناسی ناتوانانی کەسی دەوروبەریشت بناسی بۆی دەبێت خۆت یەکلایی بکەیتەوە سەرەتا وەکو باسم کرد دەبێت لایەنی ئیمانی و دینداری خوایت خۆت پاک بکەیتەوە چاک بکەیت و هەنگاوی بۆ بنیت ئەلێەوە ئینسان خۆی ناسێت کە خوای خۆی ناسی خۆشیە ناسێت کەواتە دەوروبەری خۆشی ئەناسێت کەواتە دەزانێت بەرەو چۆ ئەڕوا و بەرەو چۆ هەنگاوە ناو بەرەو چ کەسانێک ئەڕوا و خۆی دەپارێزە لە چ کەسانێکدا بۆیە گرنگی خودناسی یاخود معریفە دەدات لێرەدا خۆی دەبینێتەوە مامستا گەر باس لەوە بکەین ئەو ڕێگریانە چینکەوا دەکات ئێمە خۆمان نەناسین یاخود لە خۆمان دوور بکەوینەوە سەرڕای ئەوەی کە ئێمە مرۆڤێکین پێویستە لە خۆمان نزیک بین بەڵام زۆر جار هێندە دوورین هێندە ناتێگەشتین لە خۆمان تووشی پەشێویەکی دەرونیە بینەوە زۆر جار گرەی درونی و گرفتی کۆمەڵایەتی و چەندین کێشەی لاوەکیمان بۆ دروست دەکات ئەو هۆکارانە چینکەوا لە منێکی تاک دەکات هێندە ناتێگەیشتوانە لە خۆم بڕوانم و خۆم نەناسم یەکێک لە هەرە بربەستە گەورەکانی بەردەم ئەو کەسانەی کەوا ناتوانن خۆیان بناسنەوە ئەوەیە متمانی بە خۆی نییە یەکەم شت متمانی بە خودداش نییە یعنی باوەڕێکی تەواوی لا دروست نەبوو کە خوددا تاکە کەسە یاخود ذاتی ئەڵڵا بە تەنها خۆی سەرکەوتنی پێدەبەخشێت و وەکو باسم کرد و من زۆرجار تەئکید دەکەمەوە لەلایەن فێرخوازان و لەلایەن مامۆستا بەڕێزەکان لەلایەن کەسانی دەوروبەرم کە لە کۆڕ و کۆبنەوەکان یاخود لە خولەکانی گەشە پێداندا بەشداریەکان دەڵێم تەرکیز لەسەر ئەوە بکەنەوە ڕەفاقەتی ئینسانی باش بکەن وەکو عەرەب دەڵێ ئەساحب ساحب واتە هاوڕێ ڕاکێشەرە ئەگەر تو هاوڕێیەکانت باش بوون کەواتە تو خۆت مرۆڤێکی باش لێ دەرەچێت ئەگەر خراپبوون ئەو کەسەش بەرەو خراپەکاری دەبن ئاراستەیەکی خراپی توش دەکەن بۆیە مرۆڤ دەبێت هەمیشە خۆی بپارێز لە کەسانی خراپ لە هاوڕێی خراپ و لە هەمان کاتا متمانێت بە خۆت بێت ئێمە ناڵێن سەرکەوتن تەنها لە خودداوەیە هەر شتێک بمانەوێت بەدەستی بێنین تەنها خوددایە بەڵام پێویستە هەنگاوی بۆ بنین بەڵام پێویستە دەبێت هەوڵی بۆ بدەین خوای گەورەش لە قورئان دەفەرمێت لەیسە للئینسان ئیلا ما سعى وأن سعيه سوف يرى ئەمانە دەبێت هەمووی لەبەرچاو بگیرێت ئەمانە هەمووی دەبێت باوەڕێکی تەواوت پێی بێت پاشان دەست پێ دەکەی بە هەنگاوەکانی تر ئەویش هەنگاوەکانی سەرکەوتنە لە دوای سەرکەوتن ئەی ئەگەر هاتوو ئینسانێک تەمەشات کرد تووشی شکستێکات تووشی بربەستێکات لە ژیاندا نابێ بێ هیوا بێت نابێ بێ ئەمەل بێت بەڵکو دەبێت زیاتر هەوڵی خۆی بدات و هەنگاوی باشتر و چارەسەرتر بەگەڕ بخات و دەبێت پلانێکی جیاواز دابنا بۆ ئەو بابەتە ئەلێرەوە هەنگاوەکان بەرەو ئاراستەیەکی ئیجابی دەڕوات ئەوەی زۆر زۆر گرنگە لە ئێمەدا لە هەر کەسێک لە ئێمەدا خۆی بناسێتەوە ئایا تو چ لایەنێکت حەز لێیە حەز لە چ لایەنێکە ئایا لایەنی شەڕانگێزیە یاخود لایەنی خێر و بەرەکەت و خۆشیە ئەلێرەدا دەست پێ دەکەیت بۆ ئەوەی بتانی هەنگاو پێیدا بڕۆی مامۆستا زۆزە کەواتە ژینگەی خێزان ژینگەی خوێندن ژینگەی شوێنی ئیشکردن ژینگەی گەورەبوون و پەروەردە تا چەندێک ڕاستەوخۆ کاریگەری دەبێت لەسەر تاک بۆی بتوانێت خۆی بناسێ یاخود دوور بکەوێتەوە لە خۆی هەڵبەتە منداڵ وەتی دێتە ژیانەوە خۆی گەورە ژیانی پێبەخشێت یەکەم ژینگە کە چاوی پێدا هەڵدێنێ ژینگەی ماڵەوەی ژینگەی خێزانیە ژینگەی دایک و باوک و خوشک و براکانێتی ئەلێرەدا گرنگی خێزان لە چیدایە منە منداڵ تاکو 6 ساڵی دەبێت منداڵی خۆی ببینێت مەرحەلەیەکی منداڵیە نییە قاعدەیەکی تەربەوی لە بندەستمان دەڵێت لاعبهم سبعا ئەدیبه سبعا وصاحبه سبعا ئەگەر بێت و ئێمە ئەم خاڵە یاخود ئەم هەنگاوانە
لەبەر چاو بگرین و هەموو خێزانە خانەوادەکان ئەم هەنگاوانە لەبەر چاو بگرن هەڵبەتا دەتوانن منداڵێکی سەرکەوتوو لێ دروست بێت تو لە مەرحەلەی منداڵیدا تو نابێت زۆر لە منداڵێک بکە یاخود فشاری دەرونی و زەخت و قسەی نەشاو بە منداڵەکان بڵێ بۆ ئەوەی تووشی کبت نێت بۆ ئەوەی تووشی فشاری دەرونی نێت ئەگەر تو توانیت ژینگەیەکی لەبار فراهەم بکەی لە ژیانی منداڵیدا بۆ ئەو منداڵانە کەواتە تو هەنگاوی یەکەمی سەرەکیت بڕی بۆی ئەو منداڵە بزانێ خۆی ناسیوەتەوە مەجالیدا دەرفەتیدا منداڵی خۆی ببینێ یاریە خۆ دیاری لەگەڵا بکە بی بە شوێنێکی باش ژینگەیەکی باش لەگە خانەوادەی ڕێکوپێک و ڕۆشنبیر و با بڵێن ئاستی علمی و زانستیان بەرز بێت هۆشیار بن لە ژیاندا تێکەڵیان کە مەرحەلەی دووەم هەڵبەتە ئەوەی باسم کرد گرنگترین قۆناغی سەرکەوتنی تاکە لە ژیاندا مەرحەلەی دووەم ژینگەی باخچەی منداڵانە تاکو قۆناغی بنەڕەتی کە لە با بڵێن لە 6 ساڵی و دەست پێ دەکات تاکو 15 ساڵی تقریبن یعنی تاکو نوێی بنەڕەتی ئەلێوێژدا دەبێت دایک و باوکان ژینگەیەکی لەباری پەروەردەیی زانستی بۆ قوتابیەکان یاخود بۆ منداڵەکانیان فراهەم بکەن بەداخەو کە دەیڵێم ئێستا سلکی پەروەردە یاخود سێکتەری پەروەردە وەکو جاران نەماوە زۆرێک لە قوتابخانەکە بەداخەوە لەبەر هەر هۆکارێک بێت ئێمە نامێنێ باسی هۆکارەکان کەین تووشی شەڵەژان هاتووە یاخود سلکی پەروەردە وەکو جاران لەسەر ئاراستەی ڕاستەقینەی خۆت نەماوە دەی قوتابیەکەت یاخود منداڵەکەت لە قوتابخانێکی لەبار تۆمارەکەی دەستنیشانەکەی یاخود تەسجیلەکەی تو قەیدەکەی تەمەشاکەی بزانی بەڕێوەبەرەکە چۆنە مامۆستاکان چۆنن شێوازی بیرکردنەوەی منداڵەکان یاخود خانەوادەکان ئەو منداڵانە چۆنن بۆ ئەوی نەبادە تو ئەو شتەی دروست کردووە لە قۆناغی منداڵیدا بۆ منداڵەکەت بچیت لە قوتابخانەیان لە باخچەی منداڵان تێکی دەی وێرانیکەی هەدمیکەی نە دەبێت بە شێوازێکی جوان بیر بکەیتەوە بچی لە قوتابخانێکی زۆر معقول داینێ چونکە ئەگەر تو هەرچیەکەت فێری ئەو منداڵت کرد بێ هەرچی شتێکی جوان لایانی پەروەردەی بەرز بێت لایانی کەسایەتی خودی بەرز بێت خۆی ناسی بێتەوە کە بەرکەوتەی هەبوو لەگە ئەو منداڵانی دیکە لە قوتابخانەکە کەواتە زەرەرمەند دەبێت کەواتە ئەوەی تو دروست کردووە کەسانێکی دیکە یاخود خەڵکانێکی دیکە کە منداڵەکەت بەرکەوتیان هەیە لەگەڵا دەیڕوخێنن ئەگەر ژینگەیەکی لە باری قوتابخانە و پەروەردەیی دروست کرد بۆی پاشان پێویستی بە چاودێری و متابعەیە بە دوواداچوونە ڕۆژانە لیانە پرسی هەفتانە یاخود مانگانیان 2 هەفتە جارێ دەچیتە قوتابخانەکەی لە مامۆستاکانە پرسی بزانی ڕەفتار و سلوکی چۆنە ئەو منداڵت ئاسی زانستی بەرەو چۆچووە ئایا مدیر و بەڕێوەبەر و مامۆستاکان لێ ڕازین و خۆت ڕۆژانە کاتێکی معقولی بۆ تەرخان بکە بۆ منداڵەکەت کاتێکی تەرخان کە وەرە بابەجان ئەمڕۆ فێر بووی و لێشی بپرسە بزانە قسەی نەشاو دێنێتەوە ئایا ئەو شتانەی تو فێریت کردووە لەوێ لە دەستی نەداوە ئایا فێری شت و قسەی ناموو و نەشاو بۆ لە قوتابخانە باش ئەوێشمان کۆنتترۆل کرد ئەمجا دینە چی خزم و کەس و کار و دەوروبەر و جیران ئەوێش زۆر گرنگە ناکرێت تو منداڵی خۆت هەم حەسرکەی و هەم چۆنەڵەی ئازادیکەی بەکەی خۆی دەرچێتە دەرەوە بچێتە کۆڵان و بچێتە ماڵی خزم نا ئەلێوێش تەقیم هەڵسەنگان لێ بکە هەم بۆ جیران و دەوروبەرت و هەم بۆ خزم و کەس و کارت تەمەشات کرد لەبارن ژینگەیەکی لەباریان نییە ژینگەیەکی پەروەردەی لەباریان نییە دووریان خەوە هاتوچێ ئەو خزمەت مەکە یاخود ئەگەر جەنابیشت سلەی ڕەحمت جێبەجێ کرد و هاتوچێ ئەو خزمەت کرد پێویست ناکە منداڵەکەت بەری تەمەشاکەی لە هەموو ماڵێک تەمەشاکەی منداڵ ئایپاد و مۆبایلی پێیە ئەگەر تەمەشات کرد ژینگەیەکی ئەوهای لە ناو خزم و کەس و کارتە هەوڵ بدە منداڵەکەتی لێ دوور بخەیتەوە ئەمانە هەمووی هۆکارن یاخود سەبەبن بۆ ئەوەی منداڵ یاخود گەنج نەگاتە قۆناغێکی داخراو یاخود پێش دەرگایەکی داخراو خۆی وێڵ بکات ون بکات بزری بکات نەزانێ خودی خۆی چێیە واتە لە ژینگەی ماڵەوە دەست پێکات تاکو مەرحەلی بنەڕەتی مەراحیلەکانی دیکە شتێکی جیاوازتر دێتە بەردەمی بەڵێ بەڵێ بەڵام ساگەر لە کۆتایی یا شتێکما بێت پێمان بڵێ لەو کاتە کورسەی ماڵمانە هەمیشە عریفان و پیاوانی گەورە و توانە خودناسی تەنانەت خواناسیشە مرۆڤ گەر بێ خۆی گەورەش بناسێ پێویستە سەرەتا خۆی بناسێ ئەو کاتە بتوانێ قوڵ بێتەوە و پەرە بەخۆی بدا و تەنانەت ئاشنا بێ بە هەموو شتەکانی دەوروبەری ببوورە وەڵڵاهی جملێ نەبوو ببوورە بەڵێ مامۆستا سپاس بۆ ڕوونکردنەوەکانت سپاس دەکەین کاتمان نەما زۆر بەڕێز مامۆستا زۆزێک ساڵەیی ڕاهێنەری گەشە پێدانی مرۆیی لە ستۆدیۆکانمان لە هەولێر لەگەڵ مام و سپاس بۆ ڕوونکردنەوە زانێرەکانت
بەڵێ زیزان ناوڕێکمان هەیە و دواتر دێنەوە لە تەوەری سنگا لەگەڵتانان. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام. بەناوی خوای گەورە دیارە هەمومان بە چاوی خۆمان نەخۆشی کۆڕۆنا و ناڕەحەتیەکانی نەخۆشی کۆڕۆنامان بینی. بۆیە بەکارهێنانی ئەم ڤاکسینی کۆڕۆنا ئەرکێکی هەنووکەیی هەموو تاکێکی کووردە. یەکەم لە ڕووی تەندروستی مرۆڤەکە خۆیەوە ئەگەر بێت و ئەم ڤاکسینە بەکاربێنێ خوا نەخواست تووشی نەخۆشیەکەیش ببێ بە ئاسانتر دەیگرێت و کەمتر تووشی ناڕەحەتی دەبێت. لە ڕووی کاری ڕۆژانەی شێوە ئەگەر بیەوێ ئیشەکانی ڕاپەڕێنێ بەبێ ئەو کارت و ڤاکسینە ئیشەکانی بۆ ڕناپەڕێ. لە ڕووی دینیەوە ئەرکێکی دینیە چونکە ئەگەر ئەو مرۆڤە ڤاکسینەکە بەکار نهێنێ بەهۆی ئەوە مرۆڤێکی تر تووشی نەخۆشی ببێ ئەمە گوناهی ئەگا چونکە بۆتە هۆکاری ئەوەی کە لە ڕێگەی ئەمەوە مسلمانێکی تر لە نزیکەوە بێتە هەڵگری ئەو نەخۆشیە کە ئەیتوانی لەوە پێش ئەو بەهۆی ئەو دەرزیەوە تووشی ئەو نەخۆشیە نەبێت. ئێمە لێرە وەکو لیژنەی باڵایی فتووا سلەیمانی داوا لە هەموو هاوڵاتیان ئەەکەین ئەوانەی کە ئەو دەرزیان بەکار نهێناوە ئەو ڤاکسینەیان بەکار نهێناوە هەوڵ بدەن کە ڤاکسینەکە لە خۆیان بدەن بەکاری بێنن بۆ ئەوەی تا هەموو لایەکمان پارێزرا و تەندروست بین. خوای گەورە هەموو لایەک بپارێزێت. لەگەڵ پاکێجەکانی بۆ هەمومان لە کۆڕک هەموو پێداویستیەکانت لە یەک پاکێجدا بەردەستن کاتژمێری زیاتر و گەگەبایتی زۆرتر. پاکێجەکانی بۆ هەمومان لە کۆڕک هەفتانە و مانگانان و پڕن لە گەگەبایتی ئینتەرنێت و کاتژمێری پەیوەندیکردن بۆ سەرجەم تۆڕەکان. پاکێجەکان بۆ هەموو هێلەکانی پریپەید بەردەستن. بۆ بەشداربوون پەیوەندی بکە بە ئەستێرە 238 پەنجەرە. ئاوی بەڕادی سلێمانی دڵنیایی زیاتر تەندروستی باشتر کارگەی ئاوی سلێمانی دڵنیا بوونینیە ئەو جبسەی وێنەی نییە کەرتامێکی بێخۆشە بۆ من بۆ ئەو بۆ تۆشە ئادەی پێم بڵێن چییە؟ دینیە هەندی نییە جبسی نینی تامێکی لە یاد نەکراوە. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام. دەچینە لای هاوکارمانی ئیدریس محەممەد لە شاری ئەولیا لەگەڵمانە ئیدریس سڵاوت لێبێ و زانیاریەکانی ڕۆژ لای تۆ چین. وەڵی کاک شۆن سڵاوتان لێبێ ئەم کاتتان باش وا بڕیارە ئەمڕۆ پەرلەمانی کوردستان کۆبنەوەیەکی دیکەی ئاسایی خۆی ئەنجام بدات. هەڵبەتە یەشێک لە بڕگەکان هەمواری یاسای تونوتیژی خێزانیە کە لە ماوەی ڕابردوودا لە ساڵی 2011 پەرلەمانی کوردستان ئەم یاسایی دەرکرد بەڵام لە ئێستادا لە ڕێگای چەند ڕێکخرا و یاخود چەند کەسایەتێکەوە ئەم یاسای هەموار دەکرێتەوە وە زۆرترین گفتوگۆ وە زۆرترین ینی لێکتێنەگەیشتن و بگرە نیگەرانی لای فراکسیۆنە جیاوازەکان بە تایبەت لایەنەکانی ئۆپۆزیسیۆن و بە تایبەت تریش لایەنە ئیسلامیەکان دروست کردووە کە ئەوان پێیان وایە ئەم پرۆژە هەموارە یاسایەکی خراپەوە. من دەمەوێت گفتگوی زیاتر لەگەڵ بەدرێ سیوەلی ئەندامی پەرلەمانی کوردستان بکەم لە لیژنەی لە مافی ئافرەتان لە لیژنەی مافی ئافرەتان. بەدرێ خان سڵاو لێبێ سوپاس بۆم دەرفەتە زۆر سپاس دەکەم. پێم بڵێ بە دیاریکراوی چی ئەم هەموارەی نادۆتە پەرلەمانی کوردستان و ئێوە تێبینیەکانتان لەسەری چی؟ بنای خۆی بەخشندەی میرەبان بێگومان یاساکە لە ساڵی 2011 یاسای ژمارە 8 بەرەنگاربوونەوەی خێزانی هەیە. خۆ یاساکە ناوی پارێزگاری ئافرەت بۆ ئێستا خێزانیشی بۆ زیاد کردووە. بەرەنگاربوونەوەی یاسای بەرەنگاربوونەوەی دژ بە ئافرەت بوو. ئێستا خێزانیشی بۆ زیاد کراوە. طبعاً کاتێک کەم یاسای هاتە پەرلەمان لە حکومەتەوە هات مەبەست لەم هاتنی ئەم یاسایەوە
ئەوە بوو کە یاسایەکی تازە دەربکرێ و ئەوە هەرلا ببرێ ئەوە بۆ هەموو ڕێکخراوە ئافرەتان و ئەوانەی خولی پێشوش هاتنە سەرخەت کە بە هیچ جۆرێک نابێ ئەم یاسایی 2011 لا ببرێ ئەبێ هەموار بکرێتەوە جەختیان کردەوە کە بە هیچ جۆرێک یاسای تازە نابێت دەربکرێ هەمواری ئەم یاسایە بکرێ یاساکە ئێستا لە 150 هەموارە کە بە پێی بڕیارێکی ئەنجومەنی شورا نابێ هیچ هەمواری هیچ یاسایەک بگاتە ڕێژەی لە 150 بۆیە ئەمە لە خۆیدا جێگەی تێبینیە سەبارەت بە کۆی یاساکە بێگومان ئێستا یاساکە ناونیشانەکەیەوە لێکراوە یاسای بەرەنگاربوونەوەی ئافرەت دژ بە یاسای بەرەنگاربوونەوەی بڵێ توندوتیژی دژ بە ئافرەت و خێزان خێزانیشی بۆ زیاد کراوە مەترسیەکانی ئەم یاسای ئێمە جەختمان کرد زۆر هەوڵماندا ئەگەر بڵین ڕێژەیەکی زۆر باش ڕێژەیەکی سەدی بۆ دانین ئەگەر لە سەدانەوە دی مەترسی هەبوو بێانی شەستی مالێ لا بردو بەڵام هەر هێشتا تێبینی زۆرمان هەیە لەسەر پرۆژە یاساکە مەترسی زۆری تێدایە بە تایبەتی مادەی چوار لەگووە خاڵە سزاییەکان و بۆ نمونە ئەو بەشەی کە باسی هەواڵدەری نهێنی دەکا کە بڕگەی دووەم و سێم و چوارم و هەتا پێنجەمیش باز لە هەواڵدەری نهێنیە کامە مەترسێکی زۆر گەورەی بۆ سەر خێزان دروستەکە و خاڵە سزاییەکان هەر بە هەماشیەوە مەترسینەوە مادەی چوار بە هەماشێوار تێبینی زۆر زۆری لەسرە بۆیە ئێمە تێبینی زۆرمان هەیە لەسەر ئەو یاسای و ئەمڕۆ لە خوێندنەوەی دووەمە گفتوگۆ دەکەین و هەوڵ دەدەین جەخت بکەینەوە ئەوانی کە مەترسین بۆ سەر کۆمەلگا بۆ سەرتاکی خێزان بۆ هەڵوەشانەوەی خێزان و ئەساسیاتی خێزان هەوڵ بدەین پێشنیارەکانی خۆمان بخەینە ڕوو ئەم هەموارە ڕابگیرێت و یاساکە هەمووان نەکرێتەوە بڕوان ناکەم پێچێ لە بەرەوەی لە دەرەوە زەختێک هەیە و ئێمە چەند جار پەیوەندیمان کڕێک لە سەرۆکاتی ژامەرامیانەکە و هەموارە دەربچێ ببێ بە یاسا بەڵام ئێمە جەخت دەکەینەوە کە زۆرترین مەترسی لەسەرم پرۆژە یاسایە هەوڵدەین چۆنەڵی ڕێگر بین و کە نەچەسپێتیایە ئەوانی کە جێگەی مەترسین کە بۆ نمونە وەکو بێجگە لە خاڵە سزایەکان و دەرکردنی هاوسەر لە ماڵ و هەواڵدەریەکە ئەوە زۆر زۆر لە ئێمە بۆتە جێگەی تێبینی و مەترسیدارە بۆیە جەخت دەکەینەوە کە بە هیچ جۆرێک ڕێگە نادەین کە ئینشاءڵڵا هەوڵ دەدەین ئەو مادەیە سەر لەبەری لا ببرێ و ئەگەر لاژ نەبرێ ئەو بڕگانێک کە مەترسیدارن جەخت دەکەینەوە کە لا ببرێ و کۆدەنگێکی بۆ دروست دەکەین لە هەڵی پەرلەمان زۆر سپاس دەکەم زۆر سپاس بۆ بەدری سیویلی بڕیاردەری لیژنەی مافەکانی ئافرەتان لە پەرلەمانی کوردستان بەڵێ کاکشۆ من دەگەرەمەوە لای ئێوە ئەمانە گرنگترین ئەو تەوەرانە بوون کەوا پەرلەمانی کوردستان ئەمڕۆ گفتوگۆ لەسەر دەکات گەت لێم بێ بارودۆخی کەشوای هەولێر چۆنە دیارە ئەمڕۆ گەرچی هێشتا چەند ڕێک بە ساڵنامەی کوردی ماوێتی بەڵام پاییز دەستی پێکردووە کەشوای هەولێر چۆنە ئاسمان هەوراوی نییە بڕیارنیە باران ببارێ وڵای کاکشوان ئەمڕۆ هەولێر بە تایبەت ناوسەنتەری شاری هەولێر نمە بارانی لێدەهات هەرچەندە ئەمڕۆ وەکەوەی کە باز دەکرێت سەرەتای پاییزە ڕاستەوخۆ کەش و هەوای ناوشاری هەولێر گۆڕانی بەسەردا هاتووە ئەوە بگرە لە بەیانیەوەکو دەگوترێت ڕۆژمان نەبینیوە هەر ئاسمانی شاری هەولێر بە تەواوی هەوردای پۆشیوە و بە پێی پێشبینیەکانی کەش و هەواش بێت لە چەند ڕۆژی داهاتوو هەم هەور و نمە بارانیشی لەگەڵ دەبێت. بەڵێ سپاس بۆ پامێرمانی دەست محەممەد کە لە هەولێرە لەگەڵمانە بوو زانیاریەکانی ڕۆژی بۆ باسیینەوە ئەزیزان دەچین ئالای تەوەری سێم و کۆتایی ئەمڕۆی پامی ڕۆژ کاویش بابەتێکە کە بابەتی یەکەمین پێشبڕکەی پرۆگرامی ماجیک ماتە ڕۆژی هەینی شانزەینۆ یەکەمین پێشبڕکێ لەسەر ئاستی عێراق لە هەولێر بەڕێوەچوو و کۆمەڵێکی زۆر لە قوتابیانی ماجیگمات بەشداریان کرد کۆمەڵێکیش لەوانەیە کە بەشداریان کرد بوو ئەو سەرکەوتنێکی باشیان بەدەستهێنان بڕۆ لە پامی ڕۆژ میوان و باس لەو چالاکیە دەکەن و ئەو پێشبڕکەیە کە چۆن توانیان خەڵاتەکە بەدەست بهێنن و چی لە خۆ گرت بوو حەزەکەن زیاتر لە دەمی خۆیانەوە و لە دەمی بەشداربووەکانەوە باس لە بابەتەکە بکەین بە میوانداری زۆر بەڕێز مامۆستا بەڵێن محەممەد دەروناس و ڕاهێنەری ماجیگمات و خات و دیاسین بەشداربووی پرۆگرامەکە و نالیاکۆ بەشداربووی پرۆگرامی ماجیگمات بە خێراتتانەکەین سپاس باوەسا بەخێر بێن دیەخان کاکە نالی بەخێر بێن مامۆستا ئەم پێشبڕکەیە چی بوو ئایا بەڕاستیمە یەکەم جار بوو لەسەر ئاسی عێراق و بۆچی لە هەولێر ساز کرا؟ بەناوی خۆی بەخشندە پێشبڕکەی ماجیگمات پرۆگرامی ماجیگمات لە 2010 لە کوردستانە هەیە وەکالەتەکەمان لە وڵاتی تورکیا وەرگرتووە پرۆگرامێکی نێودەوڵەتی جیهانیە لە ساڵی 2010 ئێمە دەورەمان هەیە و ئیشی لەسەرەکەین لە 2020ەوە بە فەرمی تەلەبەمان هەیە و تەلەبە پێگەێنین ئێستا نزیکەی 4000 تەلەبە دەرسی وەرگرتو و تەدریبی کردو و ئیشی کردووە ساڵی ئەم ساڵ بۆ لە کۆتایی هاوینەکەیە
ڕێکخراوەکە هەسا بە ئەنجامدانی پێشبڕکێکی گەورە کە هەر مامۆسایە کۆمەڵی تەلەبی خۆی پاڵێوراوەکە توی کاتنەوە پێشبڕکێکە و لەسەر ئەم حساباتێ بەسەر چەند ئاستێکادا بەشە بێ و چەند یەکەم و دووەمیەکمان هەیە 300 تەلەبە بەشداریان کرد لە سەرانسەری کوردستانەوە لە هەموو شار و شارچەکان لە هەڵابجا بگرێت تا دهۆک و زاخۆ 300 تەلەبە بەشداریان کرد لەخوا بەزیاوێ نەتیجێکی زۆر باشمانە بوو دوو لە یەکەمەکان لای ئێمن ئەم تووبڕێزەکە لێرن تەنها لەسەر ئاستی پارێزگاکانی کوردستان بەڵێ پێشبڕکێکە خۆی لەسەر ئاستی عێراق بوو هۆکارچی بوو بەس تەنها پارێزگاکانی هەرێمی لەخۆ پرۆگرامی ماجیگما جارێت تەلەبەی لە شارەکانی خوارەوەی عێراق نییە تەنها لە مووسڵ و کەرکووک نەبێ ئەوانەی کەرکووک نیانتوانی بەشداریکەن بەس مووسڵی تیا بوو لێرەوە چێوە چەند بەشدار بوو ڕۆیشتن لە سلێمانیەوە ئێمە لێرە لە قوتابخانەی خۆتانە لە تەلەبەکانی من نزیکەی 30 تەلەبەم بەشداری پێکەم خۆم نزیکەی 400 تەلەبەیەکم هەیە 30 تەلەبیانم بەشداری پێکرد کە ئیتر لیان ڕابینی نەزانی مستەوایەکی باشیان توانێکی باشیان ئیتر هەر مدەربێک سەربەز بوو چنە بەشداری پێکات چینە ئەوێ و لەخوا بەزەبێنە چێکی باشمان هەبوو حەزەکەم وڵات چمە لای قاتودیە دیێگیان هەست چۆن بووکە بەشداری لەوەیە کردووە سەرکەوتنەوە بەخۆی مهمە بێگومان هەستێکی زۆر زۆر تایبەت و خۆشمان هەبوو کە توانیمان ئەم پلە باشە سپاس بەخوا بەدەست بێنین وەسەری خۆمان و کۆمەڵگاکەمان و شار وڵاتمان بەرز بکەینەوەانێ بێگومان شانازی بەم پلێمانەکەین من وەک خۆم ئەم پلەی کرد بەدەست مێناوە پلە یەکەمی بەتەنها بە خۆمی نازانم بە ئیشارەکەم یەزانم بە ئیوڵاتەکەم یەزانم تەنها بەس بە ئیخۆم نییە و تایبەت بە خۆم نی مامۆساکانت بەڵێ مامۆساکان لە مەرحەلەی چەندەم یەکەم ینی لە پێما بێ لێڤڵی لێڤڵی 6 ماشەڵڵا یەکەم جار بوو بەشدار بکەیت تۆ لەم پرۆگرام لەم پێشبڕکەیە بەڵێ یەکەم جارۆ پێشبڕکێکی ئانا خۆ بۆ ئێمە ساز بکرێت و بەشداری تیا بکەین سەرکەوتو ماشەڵڵا کاکەنالی هەر زۆر مرتادا کاکەنالی بەخێربەی تۆش یەکەم جارێ بوو بەشداربی لەو پرۆگرامی پێشبڕکەیە هەستی چۆن بوو نالی ترێسم هەبوو کە یەکەم جار چون هەرسم زۆر خۆش و کە یەکەم بووم تۆش لە لێڤڵی چەندام یەکەم بوو لە لێڤڵی 5 لێڤڵی 5 ماشەڵڵا سەرکەوتوو بن ئینشەڵڵا مامۆستا چەندێک ڕاهێنانیان کرد لە ئێوە قوتابیەکان وەکو خۆتان چۆن ڕاهێنانتان پێکردن ئامادەکاریتان کرد بۆم پێشبڕکێ چکەمە خۆی گرنگە ئەم قۆناغە بۆ ئەو قوتابیانی کە ئەیانەوێت سەرکەوتنێک بەدەست بهێنن وا هەوڵ و کۆشتێکی زۆریشی ئەوێت پرۆگرامەکە خۆی دابەشە بەسەر حەودا ئاستا لە سفرەوە تاکو 6 ئەم 6 بەرزترینە ئەوش 5 پێش کۆتاییە بەم ئاستانە دابەشە بێتم لە هەموو قۆناغەکانە تەلەبەمان هەیە ئیتر ئەوەی کە 6 دیارە 6 مانگ دەرسی خوێندووە 5 مانگ هەر یەکە و ئەوەنە مانگە دەرسی خۆی خوێند و تەجریبی خۆی کردووە بەڵام چەندێک ڕاهێنان ماکە ئەوە هە تەلەبەکە خۆیەتی من دانایشم دا تەلەبە بڵێم ئەوە بشێوازە فێریان ناکەن چکە سەرکەوتنەکە لە کۆتایی بۆ خۆیەتی ئەوێ خۆی ئەو هەز بە بەرپرسایەتی بکە چەند تەلەبەی ترمانە بۆ خۆی ڕاهێنانی نائکرد هەوڵی نەئەیە بەشداریشی نەکردووە ڕاستە ڕاهێنانەکان چۆن زیاتر چیان فێرەکەن زیاتر بابەتەکە باتن بیرکاریە زانستی بیرکاریە پێشبڕکێکە لەسەر حساباتی کۆدەکان کە کۆمپیوتەری شێسە دروست کراوە کۆدەکانی کۆکەمە پلس و ماینس دوای کەڕەت و دابەشەکە خوێنین لە کۆتاییامە لە 1970 جارێ نەما خوێندووە لە جیانی شاگرنگی پێ نادێن بۆ هیچ ئۆڵمپیاتێک چکە کەڕەت و دابەش لەبەرکردنە ئەوەی زۆر جەختی لەسەرکەتەوە کۆکردنەوە و لێدەرکردنە کە بەم ئامێرە ئەیکێن بە ناوی ئەپاکۆس ئێتر لە یەکەوە لە سفرەوە ئەم تەلەبانە ئەتوانن هەتاکو 13 ژمارە ئیشکەن 13 ڕەنووسی ئەتوان ئیشی پێ بکەن بە ئاپاکۆسەکە پێما بێ کاتەکەشیان محدودە ینی بێ لە سەقفێکی زەمەنی زۆر کورت تا وەڵامی پرسیاریان هەبوو بۆ ئەوی کە بە ئاپاکۆس جواب بنەوە 25 پرسیاریان هەبوو بۆ ئەوی کە بە خەیاڵ جواب بنەوە هەر 25یان 7 دقە و نیو یعنی ستاندارد ئەوێ حەڤە بۆ 15 چرکە لەو بینە تۆ پرسیارێک جواب یابێتەوە دواکەوی کاکەنالی 100% ناوە بە 11 دقە ڕکۆردەکەیشکان و هەتا سازەکە دوای خۆی هاو بۆ ئستازانێ دڵەتێکە کە لە سووریاوات بوو ئەوی من معجیبم تا لە مەشتیوایتیان نییە لە 11 دقەیە 100% بێنێ هەر 50 پرسیارێکی ڕاست مامۆستا شازی تاقیکردنەوەکە چۆن بوو و باس لەو کردا بەشکاری هەبوو بۆنمە بە خەیاڵی بە ئامێری ئامێرەکە ئەمە جیاوازی هەبوو ئایا هیچ بە شێوازی نووسین و ئەوانەیتیانە بوو بە نووسینە لەسەر بەردەسیاتی وەرەقەکە وەرەقەی چێنە 25 پرسیاری لەسەر کە فیکی لێ سافی لێ دەدرێت هەمووی هەڵی جێڕێتەوە و دەسەکەن بە حسابات یەکەم جارە پاکۆسەکەیەتی کات ڕاگیرا 7 دقەونی و 7 دقەونی ڕاگیێت و فیکی دیسان دەستڕاگری باش وەرەقەی لێسەن 25 پرسیاریتە ئەمجار ئەپاکۆسەکەش لابێ ئەپاکۆسەکە لە خەیاڵتایە لە بەرچاوتە کە ئەو ئەڵێت تۆ دوو جوڵی خۆیەکە کە ئەڵێ 5 ئەم پێنجەکەی خۆیانە ئەم حساباتە خۆی ئەزانێت چیەکە بەزداچە من و تۆ بیبینی پێمان سەر بێت خۆی پارێزگاری هەولێر کاکومەت لەوێ بوو پێی سێر بە مناڵانە بۆ ئاکەن لیانە ترسیکا بۆ سرعەتە زۆرە و حساباتە ئەکەن و دەسە جوڵێنن
ئێستا دیەخان یەکێک لەو پرسیارانی لەوێ لێکرا مەسەن پرسیارەکان چۆنە پرسیارێک بۆ حەزەکە پرسیارێکیان لەکەینە پاکۆسەکەی بۆی دەستی دەرچێت نامەسم بۆیە مەسەن بوونە ژمارەیە گەڵی بۆ نمونە 375 دابەشی شتێکی وایە ینی پرسیارەکە کۆکەم دیجانە پاکۆسەکە بێن بەهۆنیا تۆ لە پرسیارکردن بزانم پرسیارێکیان لێ بکە یاڵا بەم بە حاسیبەکە ئەوان بەس ئوسلوبی پرسیارەکە بزانێن زۆر باش هایم پرسیارەکە بکەم پاکۆسەکە سوورکەرە وەڵە بەس کۆکەم بێت خۆم لیان پرسم 25 وشەی پلس بەکار نایەنگەیشکردنا لەبەروی حسابی چیەکرێ پرۆگرامەکە هەر پلسێک نزیگەی نیو چرکە بە چرکەیەکە بە کەتۆڵی پلس 5 پلسیدا 5 چرکەتە ڕواجا بۆیە وامانداناوە پلسوان لا بردو تەنها ماینوسەکە تەنها کەمە مشکلە نییە 25 11 کەم 14 72 کەم 6 کەم 20 ئەنجام ئەوە چۆن زانیتان وا خێرە یاڵا 27 13 6 کەم 9 39 2 19 جانە وەڵا سەرکەوتوو من دەستان خۆش لەناو کلاسە گیرمەخوا ئەی ئادەی با من پرسیار تۆ چەند دەست پێ ڕقمێکی و دوایی ڕقمەکە و کەم لێ کردەوە و دژاش بووە باشە ئادەی بە خەیاڵ با من امتحانتان کەم ئەوە لابن ینی ئەبێت یاڵا بەس تۆ بینوسە من خۆم بیرە بەچێتەوە دوای باشە بۆ نمونە باشە بەس تۆ باهین بێ لە خۆت بینوسە سی ناقص 5 ناقص 5 زاید حوت ناقص 15 ناقص 15 شەشی تری لێ دەرکەن کەم 6 نەتیجەکە جاواب بۆ خۆم بینم چوە چی وت ماشەڵڵا عافیە دەستان خۆش بێ ئافەری دیەخان ینی ئەم تەکنیکەی فێر بوون وێ ڕای زۆر خۆشە زۆر جاوێ ئەمە بۆ شتی زۆر سادە دامێنین بەڕاستی تا چەندێک کاریگەری کردووە مێشتان کراوەتر بێ بۆ زانستەکانی تر چکۆ لێن زانستی بیرکاری هەر ئەوەندە مێشکی کردیتەوە ڕەنگە بۆ زۆر شتی تر ئاسانتر ئیشتان بڕوە بۆ زانستەکانی تریان بۆ هەر ژیانی ڕۆژانە چەند ئاسانتر خۆشترە یان ئەمانە بزانی بێگومان پرۆگرامەکە زۆر زۆر بەسوود بوو بۆ ئێمە بەس کە لایانی حساباتیشمان ئەخوێن کۆمەڵە پرسیاری فکری و بابەتی پەروەردەیمان ئەخوێن لە ڕێی ئەوانە زیاتر مێشکمان کراوانی زیاتر مێشکمان ئەجوڵا و ئێساش بۆ لایانی مەکتەب زۆر سوودمان لێ بینەکەوامان لە تۆ زیاتر تەرکیز بکەینە سەر بابەتەکانمان سەر سەعیەکانمان زووتر بابەتەکان لەبەر بکەین چکە تەرکیزێکی باشی ئەخینە سەر لاین تەرکیزمان زۆر باش بۆ کە مەودەی خاڵکردنمان فران چکە ئەم خاڵکردنە ئەوە ئاسان نییە ئەبێت ئەو ئەپاکۆسەر نبین سەبەر چاوی خۆ مەش بە لە دوای ڕاهێنانکردنێکی زۆر زۆر باش ئەتوانین تۆ خەیاڵی بۆ بکەیت وڵا خەیاڵەکە هەر زۆر قورسانی ئەوە قەینا با بڵێن شتێک لە بەردەستە بەس ئەوە تۆزێک دەستان جێگیان وڵا پێم خۆش هەردووکتانیانی ئاماژە بۆ بکەن کە چۆن ڕاهێنانتان کردرا چێستا قوتابیەک بە پەرۆژ بێ بزانێ ئێوە چۆن ئەو سەرکەوتنەتان بەدەستهێناوە چەندێک کارتان تەرخان کرد چۆن خۆتان ئامادە کرد بۆ پێشبڕکێکە ئەمە گرنگە بێگومانەکە بەشداری لە پێشبڕکەیەکی ئاوا بکەیت ڕاهێنانکردنێکی زۆر باشێوێ خۆ ئامادەکردنێکی تاوی ئەوێ ئەمەش بێگومان ئەو خۆ ئامادەکردنەمان کرد بە تەواتی ڕاهێنانێکی زۆر زۆر باشمانەکە من وەکو خۆم کاتێکی زۆر زۆرم تەرخان کرد بوو ینی بەلایانی کەم 4-5 ساعتم تەرخان کرد بوو بەسەنها بۆ ڕاهێنانکردن بەبێت ئابڕان ینی ژمارم بۆ خۆم ئەنووسی کۆمە کردەوە لێم دەرەکرد بە خەیاڵ و بە ئەپاکۆستیش بۆی پلەیەکی زۆر زۆر باش دەست بێنم پلەکەم زۆر بەرز بێتانە بێگومان مامۆستا بەڵێن سواسێکم زۆری لاک بوو لەگەڵمانە پرسیاری بۆ ئەناردین هەر لە بێژگەلۆی کە ئەچین بۆ شوێنەکەی خۆمان بۆ پەیمانگا لێ ڕاهێنانمانە کرد بێژگەلەوەش لە گروپچاتی خۆمان پرسیاری بۆ ئەهێناین و بۆی بڵاوکردینەوە کە ئێوەش ئەمان کرد هەم کاتەکەشمان یەکسەر بۆ نووسی بڕێک هاوشەوی پێشبڕکێکەمە چەند جارێک ڕاهێنانمان کرد بوو کاکە نالی بزانین ئەی تۆ چۆن سایتە کرد هەستەکەم تۆ هەر زیرە بی خۆڕەنگە سعی نەکرد هەر یەکسەر کەم ئەپۆکۆسمەگەنی ساعت بەس نزیکەوە بۆی باش گوێمان لێ ئێهێ من کەم بەکاردێنە ینی کات تەرخان کرد بوو بڵێ لە ڕۆژەکات چێتم کات داناوە شتێک دیاری کراو نەبوویان هەر بە حەزی خولەی خۆ چەنە گویست بێت ڕاهێنانە کردووە ئەی نالیگەم بۆ ئەمەی کە ئێستا فێربووی دوای بڕینی ئەم مەرحەلانە هەستەکەی بۆ وانەکانی تریش سعیکردن ئاسانتر بێ یاخود واد لێ هاتبێ ئاسانتر بتوانی شت لەبەرکەی یاخود بێزار نەبی لە سعیتر ڕەنگە ئەمە تۆزێک زۆر قورستر بێ بەراورد بە سعیەکانی تر هەڕۆڵا من سعیەکانە باش بووم تۆزە باشتر بووم تر لە بیرکاریە زۆر باش بووم
کەس هاوکاری کردوونیان هەر خۆتان ڕاهێنانەکان خۆم ڕاهێنمان کرد بە دڵنیایەوە ماڵەوە بێ دەرفەتیان بۆ پشتگیریان کردوون ڕەنگە کاتیان بۆ تەرخانکردن ئەمەش لە ماڵەوە کام زۆر پشتیوانتانە بن وەڵام من هەر خۆم ئەی تۆ کەس عیبێ ناکردی کە کابراایەکی خراپە نالی چۆنە بێ ساسی لێک باشە دەستان ساغ بێ مامۆستا بەڵێن پلان و پرۆژەتان بۆ چالاکی داات و یاخود ئەکرێ ئەم چالاکیانە بەردەوام من هەن یان ئەگەر تۆزێک لەسەر ئەو بابەتەش ئینشەڵا ئێستا ئەمانەی تر تەواو ئەندامی ئەو ڕێکخراوە نێودوڵەتیان لە تورکیا ئامادەن بۆ ئیکە ئۆلمپیاتی جیهانی و نێودوڵەتی کرا لە مالیزیا بێ لە تورکیا بێ لە میسر بێ تەلەبەکانمان پاڵێوراون بەتایبەت یەکەم و دووەمەکان ئەوە ئەگەری و چانسیان زیاترە ئەتوانین یەکسەر ئینشەڵا چین و بە ئاڵای کوردستان و بەنای کوردستانەوە چین و سەری وڵاتەکان بەرزکەین کاتە دیاری نەکراوە چەند خوێندکارتان بەشداری ئەو جیهانیە بێ ئەو تاقیکردنەوە جیهانی ئەو مامۆستاکە دیاریەکە هەر بەڵام ئێوە خۆتان چەند تەلەبەتان ئامادەیە ئێمە خۆمان لە ئێستا نزیکەی 30 تەلەبەم حازرە بۆی کە بچێتە پێشبڕکێەوە بۆ نێودوڵەتێک بەڵێ بۆ نێودوڵەتیەکە 30 تەلەبەم حازرە بەس مامۆستا بەڵێن ئەو پرسیار و یاخود ئەو ڕێکاری تاقیکردنەوەی لە ئۆلۆمپیاتە نێودوڵەتیەکانەیەتەوە هەمان بڵێن شێوەیەکی بچووکراوەکەی ئەمە بوو کە لێرە کرا هەمان تەکنیک و تاکنیکیانە بێ کۆمەڵێک ڕێنمایی و ڕاهێنانی تریان پێ بکەن بووی بێستر بن نانە هەمان تەکنیکە هەمان کاتە هەمان ستانداردە چکە ئەمەشی کە کردمانیشە سەرپەرشتی ئەوانە بوو لیژنەیە کات بوو لە تورکیا و لیژنەیەک لە سووریا سەرپەرشتی شەکا کات کە بزانێ بەو ڕێکارانە ڕواکەوان هەیەە چکەمە لە کۆتاییە ئێمە دامی ئەو ڕێکخراوین ئەبێ و کوڕەکارەکانی ئەوان نیشکی بۆی ئەمان حازر بن بۆ ئۆلمپیاتە جیهانیەکان ئەمە یەکەم جارە بەشداری تاقیکردەوەیکی جیهانی بکرێن نێودوڵەتی بکرێت لە کوردستان ئەمە یەکەم جارە مشتە بکری هەر خۆی تا ئێستا ئۆلمپیاتی نەکراوە لە کوردستانە ئەمە یەکەم جارە لە عێراقیشان نەکراوە ئەمە یەکەم جارە بکرێ واتە لەسەر ئاستی نێودوڵەتیش تا ئێستا قوتابیمان نەبووە تاکە لە کوردستانەوە هیچ کەس نەڕۆشتووە تەلەبەمان نەبوو لە عێراق ماوەی پێشۆ چۆ میسر تەلەبەی جنوب بوو پلێکی باشیشی بەدەستێنا بوو بەڵام لە پرۆگرامێکی ترەماجیک مازنێ بەڵام هەر ئاپاکۆسە هەمان سیستەمە چکەمە چەند ناوێکی جیاوازی هەیە لە وڵاتان ئەگۆڕێ 27 مانگی هەشتیش ئۆلمپیاتێکە بوو لە دوبەی بەهۆی ئەوی خۆمان نەماتوانین بەشداری بۆکەین ئینشەڵا بۆ کاتی داهاتوو بەشداری ئەوشمانە کرد ئینشەڵا نەتیجەی باشمان ئینشەڵا خات و دیە کاکەنالی مادامەوە ئێستا پاڵێوراون ئەکرێ لە داهاتوە لە یەکەمین با بڵێن ئۆلۆمپیاتی نێودوڵەتیایەوە بەشدار بن پلانتان هەیە لە مێشکی خۆتانە لە خەونی خۆتانە دوای هەردووکتان بەجیا جواب بنەوە بۆی ڕاهێنان زیاتر بکەن بۆ نمونەتەوە بە 11 خولەک بام ئەوە کەمتر بتوانە زووتر کاتەکە بەدەست بێنن یان زۆر ڕقامێک تۆمارکەن جیاواز بێ کەس منافستان نەبێ بەڵێ ئاماژمانەوەیەکی شڵە پلەیەکی باشتر دەسە بکەین هەر لەم ئاستی خۆمانان نەوەستین ینی کاتەکەمان هەم کەمتر بێت و ئەنجامێکی باشتریشمان هەبێت ینی بەردەوام ئێمە لە هەڵی بەرەو پێشچوونین ئێستاش کەلیفڵەکانمانتەوە بۆ هەر دانەبڕین لە ڕاهێنانکردن لە تەمرینکردن جالەوەی کە مەکتەبیشمان هەیە و سەرقاڵی دەرسودۆری خۆمانین هەر کاتێک ئەدۆزنەوە تەدەرخانی ئەکەین بۆ ئەپاکۆسەکەمان بۆ تەمرین و ڕاهێنانکردن چکە نامانێت تا بڕین چکە ئیشەڵا ئاماژمانەیە کە بەشداری بکەین لە ئۆلۆمپیاتەکانی جیهان و لەوێش ئاسێکی زۆر باش بەدەست بێنین ئینشەڵا کاکەنالی تۆ بە 11 خولەک و 11 خولەک 50 پرسیار بە 11 خولەک 50 پرسیارە جواب داوەتەوە بەو شێوە زۆر ینی دەست خۆش بەڕاستی هەوڵەی بتوانی کاتەکە کەم بکەیتەوە یان لە مێشکی خۆ تا بیرت کردوێتەوە ڕۆژێک لە ماڵەوە حەسکەی بۆ نمونە بە 5 خولەک 7 خولەک بتوانی زۆرترین پرسیار وەڵام بیتەوە و کاتە ئیتر بڕۆ ناکەم منافسی وات هەبێت لە جیهانە تۆزێ قورسە بەو ماوەکەمە بتوانی هەموو پرسیار وەڵام بیتەوە وڵی منیش حەزەکەم وابم کاتەکە کەمکەمەوە بیکەم بە هەوڵیشی بۆی چیەکەی ڕۆژانە هەوڵی لەبەر خۆتەوە پرسیار حەلکەی یان کاتی فەراغێ بێ یان خستوتە مێشکی خۆ تۆزێ ئەو 11 دقە کەم کەیتەوە ئینشەڵا مامۆستا بڵێن خۆشبەختانە سەر کوردستان ئەم ڕاهێنانە گرنگێکی زۆری پێدەدرێەوە و ئەمەش هەمومان زین کە کۆمەڵک سوودی باشی هەیە بۆ خوێندکاران تا چەندێک پێتان باشە کە کاری زیاتر لەسەر ئەمە بکرێت لە ناوەندەکانی خوێندنیشە هەموو قوتابیان سودمەند بن لەم بابەتانە هەم بۆ بەرزکردنەوەی توانای هزری خۆیان و کۆششکردن و باشتربوونی توانای بیرکاری چونکە زۆرمان ئەوانەی کە بەڕاستی مێشکیان ئەدەبیە زیاتر هەمیشە کێشان لە بیرکاریە هەبووە و ئێستش ڕقێکیان بەرامبەر ئەو بابەتە هەیە ئاياتوان هەمووان سوودی لێ ببینین گرنگی ئەم بابەتە لە چیدایە خۆی چەند جار هەوڵ درراوە چەند مامۆستامان چەند مدەڕیبمان هەوڵدیاوە کە ئەم پرۆگرام بێت ناو مەکتەبەکانەوە براوە تێست کراوە بەڵام ئەو سەرکەوتنە بەدەست نایێنێ چەند هۆکارێکی هەیە چەند خاڵێکی لاواز دروستە بێت لەوێ یەکەم تۆ تەلەبە لۆدێکی زۆری لەسەر لە مەکتەبە سعیکی زۆری هەیە منیش ڕۆژانە بەلایەنی کەمەوە بێ ساعت 2 ساعت تەدریبی ئێمە لە کاتی دەورەکەیە
سێ لاپەڕە چوار لاپەڕە لە ماڵەوە چەندێ هۆمۆرکی تر چەندێک ڕۆژان لە ناو کلاسە هیلاکیەکەم ئەمە هۆکارە بۆی کە تەلەبەوە هیلاک بێت فریانەکەوێت تێکەڵ بێ لەگە دەرسەکانی تریا ئەمە یەک دوو لە کاتی مەکتەبە مادام هەمان مامۆستا و هەمان ستایل و هەمان کلاسە تەلەبە بە هەمان چاوی تر سریەکە ئەو نازانەکەم پرۆگرامێکی ترە و پرۆگرامێکی جیایە و پرۆگرامێکە بوو بەهێزکردن ئەوە لە ئەمەش هەر دەرسی فلانە و ناوێنە دەرسی ئەوی لەگە ڕێزەکەی ترادایانێ بۆ ئەو زەوق و ڕۆق و تااقەت و حەزی بۆی نابێت بەڵام کە لە کلاسێکی ترا بوو لە شوێنێکی تر بوو لە پشووی هاوی نابوو هیچ دۆدێکی تریێستنێ بەجیا ئەم هەستەکە شتێکی هەیە لە مەکتەبەکەی لایەنتە جیاوازتر ئێستا هەریەک لە تەلەبەکانمان لە مەکتەب تەلەفۆنەکەنەوە مامۆستا ئەمە نەخۆشە من چوون بۆ ئەوێ و برادەرەکانم نەچوون لە پۆلا شانازیەکەم بەخۆ مەدالیاکەم بردۆتە ژوورەوە و ئەمە هەستێکی متمانە بەخۆبوونی بۆ دروستەکات ناهۆڕەکانی جێیەکاتەوە بەڵام کە لە مەکتەبە بێ ئەم هەستەی نامێنێ و ئەو قووەتەی پرۆگرامەکە نامێنێ وشانی باسە کە پرۆگرامەکە کە بۆمان هاو لە تووشاوە تەنها حسابات بوو پاکێجێ و تەنها کۆ و کەمیتیا و حساباتێک و پاکۆسێ ئەمە خۆمان لێرە هەستین مەگو دەرو نازیشم لەگەڵاکرد نەکۆکو مامۆستایەک مۆتەڕی بێ چەندین بابەتی پەروەردەی و فکریکە هەنێ بی کوردێنی بە کوردێکی ئاڵە بی کوردێنی خۆمان بگونجە بزانام تەرەبەی ئێمە پێویستی بە چییە من سریەکەم تەرەبەکانی ئمە کاتێکی زۆر ئایپاد بەکارێنێ کاتێکی زۆر یاری ئەلکترۆنیەکە هەنێ مۆزوعی خێزانیە شایانی باسە ئەم کردە بابەتێکی بچوک بە چیرۆکی بە فیلمێک و ڕۆژانەکەدا داخڵ مەکرد کاتێکی زۆر کەم بۆ حساباتە گەشتەوە بۆی تەلەبە هەستکا گەشتی زیاتر فێرە بێ چکە پێش هەموو شتێک ئەبێت تۆ زمینە سازی بۆم تەلەبێ بکەی عەرزەکە بچێڵی ئەنجاتەوەکە بکەی ئەنا تو یەکسەر بێنی تەلەبە حساباتی پێکەوە بیکە کلاسەوە وێڵاکە و کەم بزانێ بەڵام لایانی پەروەردەی لایانی فکری خۆی خەوتنی شەوانی خواردنی ئەمانی فلتەر نەبێ ئیسفادە ناکات ماوەسا بڵێن هەروەکو پرسیارەکەی هاوکارم کرد ینی ڕاستە نیشانمەوە ئیزافە ڕەنگە نەکرێ بەم شێوەیە لە ناو منهەجا بێ بەڵام بە فۆرمێکی تر هیچ تۆزی حساباتمان باش لە کۆتای لە بیکاری ئەمە هەر تۆزی کۆکەمەکە لە مێشماناما بێتەوە ویژ ئێستا نەماوە ینی بەو شێوە قورسێ نا بەڵام خراپ نییە هەر تۆزێک بچێتە ناو منهەجەوە پێم وایە بێ بۆی ئاستی بیرکاری قوتابیان باش بێت ئوستاز ئەم پرۆگرامە ڕێگەی تایبەتی خۆی هەیە ینی لە لێڤڵی زیێڕا چەند شتێکی چەند خۆیکی فێرەکەی لەیەکا چەند شتێکی تری فێرەکەی تایبەتە ینی ئەم تەلەبێت تا نەچێتە دوو هەنێ حرەکە هەیە نازانێ بیکە فێر نابێ تا نەچێتە سێ هەنێ خۆی پەڕینەوە هەیە نازانێ بیکە تا ینی تۆی بیت مامۆسای بیتکاریەکەی ساڵێ 2 کۆ 8 ئەکە ئێم لە لیڤڵی 3 ئەخوێنێ چکە تاریقی خۆی هەیە بێ ئەم تەواو تێکی با لەوێ ینی بچێتە مەکتەبەوە بۆ شێوەیە ئەو کۆلەتی لە دەستێت زۆر باشە بە هەمان شێوە تاقیکردنەوەکە ئەنجام دەدرێت لە تاقیکردنەوەی نێودەوڵەتیە هەمان پرسیارە ئێوە چۆن ئامادەکاریەکەن قۆناغی داهاتوودان ئامادەکاری ڕاهێنانەکە ئەو تەلەبە خۆی بەرپرساتی سەر خۆیەتی بۆ ئێوە هیچ هەنگاوێک نانێن من خۆم بەس پرسیاریە ئێمە و ڕێگەی پیشانەیەم ئەڵێم ئەمە ڕێگاکەیە لەسەر خۆیەتی من ینی ئێمە لەوە دەرچوین لە کلاسا بەتایبەت چەند جار پێم وتە مامۆستا میوانم هەبوو مامۆستاچی مەمۆرکە نەکردەوە باجەکەی پێی ئەبێت تەلەبەر سەر پێی خۆی بۆ سەمر بە و شێوە پەروەردەیی ئیشەکەین لەگەڵیان دانە بدانی لە ڕووی پەروەردەی و لە ڕووی دەرس و دەور و ئیجراعاتەوە هیچ ڕەحم ناکەین بۆی کە تەلەبەکە تەواو فێر بێت تەلەبێ بێ بۆ خۆی سەعیکە بۆ خۆی هەوڵ بە چیتر بۆ من و تۆ بۆ دایکەوە نەبێ چکە سەرنجام هەموو سەرکەوتنەکە بۆ خۆیت خۆی شانازی بە خۆیەکە لەو ڕۆ این ینی ئەبێ خۆیت هەوڵ بە ئێمە هاوکاریەکەین ستایلی پرسیارەکان ئێستا ئەم ستایلە هەیە ستانداردی جیهانی ئەمە ستایلێکی ترمان هەیە 120 پرسیاری خەنە بەردەست بە 15 دقیقە مەرجەکە ئەوە نییە تەواویکە مەرجەکە ئەوەیە کێ زۆرترین پرسیاری ڕاست جواب بێتەوە لەو کاتەیە ینی ئەومان نییە بڵێ من 15 دقیقە تەواو 15 دقیقە نییە ئەبی لە 15 دقیقە تەواو بی بەڵام لەو 15 چەندێک فریاکەوتی ستاندار ئەگەر ماکزیمەم زۆر سرعت بێت لەواچە بگاتە 80 پرسیار 90 پرسیار لەو زیاتر ناتوانێت چکە بەس فرێ نووسین و حساباتەکەش نایەوە خۆت بۆ خۆشی تێستێکیان بکەی بۆ نمونە هەر تاقیکردنەوەی بابە زۆر هەوڵمانەوە ستانداردی سرعتمان ئێستا کاکەنالی ئەگەر حساباتێکی بۆ بکەی نزیکەی 9 چرکە پرسیارێکی حەل کردووە لە 9 چرکای پرسیارێکی حەل کردووە تۆ ئەمە ئەنی لەمە سرعتتر تەواویتر حاسی توانای مامۆستا بۆ ئاخیر پەیامدێنەوە لای بەڕێزلەوەی کاتمان کەماوە مێ بزانم پەیامی کۆتایی خاتوودیە چ قسەیەکت هەیە بۆ هاوڕێکانت بۆ وانێ دانەوێت بۆکو تۆ بن یا خۆت بۆ پلان و پرۆژەی داهاتوی خۆت من زۆر کە ئامۆژگاری و کەسانە ئاکەم کە ئەنە بەشداری ئەم پرۆگرامە بکەن کە کاتێک بنۆکو خۆم کە هاتوە ناو پرۆگرامە کۆلیڤڵی زیرۆ بەشداریم کرد نەمتوانین دازی لێ بێنم تا کۆتالیڤڵ چکە بەڕاستی پرۆگرامەکە زۆر چێژبەخشە و ئەوەنە ڕێگەیەکی قورسیش نییە زۆر ئاسانە لەگەڵیشە زۆر بەسوودە هەم بۆ ژیانی ڕۆژان نەک تەنها بۆ کۆکردنەوە کەمکردنەوە تەواو بەس بڵێ بۆ ئەو سوودی لێ بێم سونها لایانی تری هەیە لە ژیانە لە ڕایان پەروەردەکە و باسیشم
وەکو باسیشم کرد ئامانجیشمانەوەیکی شەڵک و بەستم کرد بێگومان بەژێر بکەین لە ئۆلۆمپیاتەکانی جیهان و پلەیەکی زۆر باش بەدەستبێنین وەکۆتا پێمە سوپاسی ماڵەوەمانەکەم خێزانم دایک و باوکم بە تایبەت هاوکارم بوون سوپاسی مامۆستا بەڵەنەکەم بە هەوڵ و ماندووبوونی و کوشتی خۆمانیش هەوڵ و ماندووبوونی خۆمان هەمووی نهێنی سەرکەوتنی ئێمە دەستان خۆش بێ سەرکەوتوو بەمزانین پەیامی کۆتایی کاکە نالی چی قسەیەکت هەیە بۆ هاوڕێیانت ئەگەر بیانە وەکو تۆ بەشدار بن خۆشت چی ئەتەوێت چیمان پێ بڵێ لە کۆتاییە وڵای حەزەکەن لە حەزەکەی هاوڕێکانی تریش وەکو تۆ بتوانن بەشدار بن ئەی پلانت هەیە ئیشەڵا یەکەم بی دەبی کە بە خاتی خوا سپاسی دایک و باوکو بە حەزەکەم سپاسێکیان دڵیان پشتی باشیان گرتی سپاسی دایک و باوکم ماسە بەڵێن شەکەن کە زۆر هیلاگون لەگەڵمانە کە گەورە بووم وڵای حەزەکەن لەگەڵ ماسە بەڵێن و دی و هینە ڕەفیقەکانی خۆمانە بچین بۆ ئۆلۆمپیاتی زیاتر ئۆلۆمپیاتی نێودەوڵەتی ئاخر خۆ ئامادە بکە لێسەوە پێویست ناکات تەلەفۆنە بۆ بکەن شەوانە بڵێن ماڵسا خەڵاتەکان ئەو کاسانێک کە لێرە دەچانەوە لەگەڵ مەدالیەکانەوە هیوای سەرکەوتنتان بۆ خوازین گەر بەڕێزیشتان قسێکتانما بێ کۆتایی بە بەرنامەکەیان دەستان خۆش بێ هیوادارم هەر دایک و باوکێک لێستەوە دەست پێ بکات خەمی مناڵەکانی بخوات بۆی کە بابەتێک بێت جیاواز لە بابەتەکانی تر جیاواز لە منهەجی مەکتەب بۆی کە ئەم مناڵە هەستکا کە شتێک ئەزانێت کە کەستر نایزانێت چەندی پرۆگرامی جیهانی هەیە مەرجە ماجیک ماز بێت چەندی پرۆگرامی تر هەیە هەوڵی بۆ بن لەگەڵ یا خەریبن بۆی کە حەز و خولەی فێربوون گرنگی زۆر پێ بدرێ ئەوەی ئێمە زۆر گرنگیمان پێەیە حەز و خولەی فێربوون و مەکتەب شیرینکەین لەلایەن ئەمە نینی سەرکەوتنەکەیە ئەمە ئەگەر دانی دایک و باوکان پەروەردەکاران ئیشی لەسەرکەن ئینشەڵا کۆمەڵگایەکی باشترمانە بێ و بە هیوای سەلامەتی بەڵێ زۆر سپاس بۆ بەشداریکردنتان لەگەڵمان زۆر بەڕێز مامۆستا بەڵێن محەممەد دەروناسەوە ڕاهێنەری ماجیگماتەوە خاتوودیە و کاکەنالی سپاس بۆ ئامادەبوونتان خۆشحاڵ بوون هیوای سەرکەوتنی زیاتر هیوادارین لە بەرنامێکی ترە لە تاقیکردنێکی نێودەوڵەتی ئاپلە یەکەم بەدەستبێن لەگەڵتانە بین سپاسانەکەین بەڵێ زیزان بەم جۆرە هەورگە بابەتەکانی پیانتان پێشکەش کرا هیوادارین سودمەند ببن توانی بێتان کاتێکی باش لەگەڵ ئێمە بەسەر ببەرن بەخوای گەورەتانە سپێرین هیوادارین ئارامی میوانی ماڵەکانتان بێ خواتان لەگەڵ خواتان لەگەڵ دەست خۆش